دۆستان ئازیزان خۆشحاڵین جارێکی کە پێتان شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان لە فیلمسازان. تەوەری ئەم جارەمان تەوەرێکە کە ئەمڕۆ لە بواری فیلمسازی لە جیهانە جێبایەخێکی تایبەتە. ئەگەر ئێمە دیقەتمان دابێت لە فیلمسازی بە تایبەت لە هالیوود و لە ئەمریکا زۆر ڕۆ ئەچنە ناو ئەفسانە و داستانەکان و بەنێو ئەوانە گەشتێکەکەن، بەنێو ئەوانە لەو دەرفەتانەوە لەو جیانەوە چیرۆکە دۆزنەوە، پاڵەوانە دۆزنەوە، ئەو ئەفسانانە ئەهێنن جارێکی کە زیینویەکەنەوە لەگەڵ ئەمڕۆیە، یان ڕۆ ئەچنە ناو مێژووەوە، لە مێژووەوە کنە گەڕان بە دوای کۆمەڵێ نهێنی لە ژیان و لە گەردون و لە هەموو بوارەکان ئاکەن و بۆ فیلمسازی بەکارهێنن. تەنانەت گەلێ جار پەی بۆ تەکنیکەکانی ئەو داستان و ئەفسانانە ئەبن. ئێمەی کوردیش ئەلبەتە بێبەش نین، لەبەرەوەی میلەتێکی دێرینین، کۆنین، داستان و ئەفسانەمان زۆرە و ئەگەر بێت و بەلاوکەکانمانە بڕۆین، بە حەیرانەکانمانە بڕۆین، بە بەیتەکانمانە بڕۆین، زۆر زۆر داستان و ئەفسانەی سەرنجڕاکێشە بینەوە، پاڵەوانی جوان ئەبینینەوە. جا بابەتی ئەم شەومان بابەتێکە ئەمڕۆ لە سینەماکانی سینەما پێشکەوتوەکانی جیهانە لە خوێندنگەکانیانە ئەخوێنرێت. یەکێک لەوانە لە هالیوود و هاوڕێی ئازیزم کاک خالید حەمەلاو لەگەڵمانایە. کا خالی جانیا خوا بەخێر بێ باندیەمان. کا خالی دەنگت ئەو ئێستا دەنگە کرایە، بەڵێ فەرموو. سڵاو کاک سەرکەوت، ئەم کاتە باش، سڵاو بۆ ئازیزان، ئەم کاتتان باش. بەخێر بێ سەر چاومان کا خالی جان. سوپاس بۆ ئێوە بۆ ئەو هەموو وەرکەی چێشن بەردەوام، بەڕاستی کارێکی سەختە، ئاسان نییە. لە خزمەتان بەو هیوایی بتوانین هەنگاوێک تۆسقاڵێک شتێک بکەین وەکو سەرچاوە بۆنەوەی داهاتوومان، بۆنەوەی ئێستامان بتوانن سوودی لێ ببینن بۆ بواری فیلمسازی. کا خالید جام لە ناوی تەوەرەکەتەوە دەست پێەکەم، باسی گەشتی پاڵەوانەکەیت. گەشتی پاڵەوان چی پەیوەندیەکی بە فیلمسازیەوەیە؟ ئایا تۆ مەبەستت لە پاڵەوانەکانە یان ئەگەڕێیتەوە بۆ داستانەکان و ئەفسانەکان؟ پێم وایە ئەگەر هێواش دەست پێ بکەین، هێواش خۆی بابەتەکە ڕوو نەبێتەوە. بەڵێ فەرموو، کامیرەی خۆتە و مایکشی خۆتە و لە خزمەتای. زۆر سپاس. جارێکی تر سڵاو. ئێمە ئەمڕۆ باسی بابەتێکین کە وەکو ڕێچکەیەکی گرنگی لاتووە لەسەر ئاستی جیهان، کە نووسینی سیناریۆیە، سکرین پلەی لە ڕێی داڕشتنی چیرۆکی پاڵەوانەوە، لە ڕێی گەشتی پاڵەوانەوە. بابەتەکەی ئەمڕۆ لەژێر ڕۆشنایی بابەتەکە کەم بە دوو بەشەوە، بە دوو تەوەری سەرەکی و پێشەکیەکی نەکورت، پێشەکیەکی درێژ کە پێویستە بۆ بابەتەکە، ئەویش ناسانی تیۆری دەروناسی کارل گۆستاڤ یۆنگە. بەشی دووهەمان تایبەتە بێ بە گەشتی پاڵەوان لە جێڕانەوەی چیرۆکی سینەماییە لای جۆزیف کامبڵ و پشتبەستن بە کریستۆفەر ڤۆگلەر. بەڵام من ئەمڕۆ زیاتر پشت بە ڤۆگلەرە بەستم، چونکە تقریبەن ئەو تیۆریزەی کردووە. هەروەها گەر پێویست بوو ڕەنگە بگەڕێنەوە بۆ لای، زۆر بە کورتی بگەڕێنەوە بۆ لای سێ ئەکتیسفێڵد، بگەڕێنەوە بۆ لای ڕۆبەرت مەکی، تایکا وایتیتی، دەنگی سینارست،
مەبەست و بەربەست لای ئارن سەرکن، نۆ ئەکتی لای دەیڤد سیگەڵ، دان هارمون بازنەی هەشتی، هەروەها بە هەندێک بابەتی میتۆلۆژی و نوێترین کتێب لای لیو هێنتەر 434 و ڕێسای 180 پێچەوانە. بۆچی ئەم باسە؟ لە ڕاستیە چەندین ساڵە لە ئەوەی ئەیبیستین و ئەیبینین باسی سێ ئەکتی سیناریۆەکرێ و دەرەنجامیشی گەورەمان نەبینی و ینی بەردەوام ئێمە کێشەی سیناریۆمان هەیە لە سینەمای کوردیا. وەگەزانین ئەو پێناسەیە ڕوونە هەموو فیلمێکی باش سیناریۆیەکی باشی هەیە. سیناریۆی باش واتە پاڵەوانی بەهێز. پاڵەوانی بەهێز بەستراوەتەوە بە دژە پاڵەوانێکی بەهێزەوە، بە دژە پاڵەوانێکی سەختەوە. دژە پاڵەوانی بەهێز مناڵی دۆخێکی سەختی ئاڵۆزە کەوایە بەبێ پاڵەوانی مەزن ناتوانین چیرۆکی گەورەمان هەبێت. چیرۆکی گەورەش لە ئامانجی گەورەوە سەرهەڵەیە. بۆی دروست بچینە نێو باسەکە پێویستمان بە گەڕانەوەیکی گرنگ هەیە بۆ کامبڵ و یۆن. بابزین جۆزیف کامبڵ کێیە؟ جۆزیف کامبڵ ساڵی 1904 لەدایک بۆ لە 87 کۆچی دوایی کرد، نووسەرێکی ئەمریکیە، مامۆستای ئەدەبیات بۆ لە کۆلێژی سارا لۆرێنس و شارەزایەکەی لە ئەفسانەی بەراوردکاری و ئاینی بەراوردکاریە بوو. کارەکانی زۆر لایەنی ئەزمموی مرۆڤەگرێتەوە. ناسراوترین بەرهەمی کامبڵ کتێبی پاڵەوانی هەزار ڕووە کە ساڵی 1949 بڵاو بوو. تایدا باسی تیۆریەکەی خۆیەکە سەبارەت بە گەشتی پاڵەوان و ئارکەتایپەکان لەسەر بنەمای ئەفسانە و مۆنۆمێزواتە تاک پاڵەوان. بەڵێ کاک خالید وابزانم و کتێبە کاک سەلاحی حەسەن پاڵەوان لەسەر داوای بەڕێستان وەری جێڕاوەتە سەر زمانی کوردی و هەیە. زۆر سپاس بۆ بیرخستنەوەی کاک سەرکەوتجان. کتێبەکە ڕاستی ئەم کتێبە پێشەوەی لەسەر داوای من بێ کاک سەلاح تەرجەمەی کردەوە بە تەرجەمەیەکی زۆر جوان، دەستی یەکگوشم، دەستی ماندووبوون یەکگوشم، دەستی ماچەکەم. ئەوەندە کتێبەکە گرنگە. ئێستا باسی گرنگی کتێبەکەکەم. کتێبەکە ئێستا لە بەردەستمان. ئەمە کتێبەکە پاڵەوانی هەزار ڕوو، The Hero with a Thousand Face. لە دوای بڵاوبوونەوەی ئەم کتێبە تیۆریەکەی کامبڵ لەلایەن چەندین نووسەر هونەرمەندی مۆدرن کاری لەسەر کراوە. فەلسەفەکەی بەدەسەواژەیەکی زۆر گرنگ جێکەوتە بووە. ئەویش ئەوەیە کە شوێن بەختەوەریەکەت بکەوە. کاتێک جۆرج لۆکاس هەندێکڵێن کارەکانی کامبڵی لەژێر تیۆریەکەی کامبڵا جەنگی ئەستێرەکانی دروست کرد، ئیتر ئەم تیۆریە لە هۆلیوود ڕەگوڕیشەی دابتا. بابزین ڕێبازەکەی چیە؟ ڕێبازی کامبڵ بۆ بابەتی فۆلکلۆری وەک ئەفسانە و کاریگەریەکانی لەسەر کلتور باوە بۆتە جێڕەخنە. ئەم تیۆریە بۆتە جێڕەخنە بێ لە سەرەتاوە بزین، بە تایبەت لەلایەن فۆلکلۆرناسە ئەکادیمیەکانەوە. ئەو نەخشەناوەندەی کە زۆرترین لێکۆڵینەوەی لەسەر کراوە لەلایەن کامبڵۆ زۆر جار بە گەشتی پاڵەوان ناوەبرێت و بۆ یەکەم جار لە کتێبی پاڵەوانی هەزار ڕوو وەک باسمان کرد وەسف کراوە. کامبڵ ئەم کتێبەی لەژێر کاریگەری ڕۆمانوس جێمس جۆیس و هەروەها لەژێر کاریگەری کارل گۆستاڤ یۆنگ نووسیوە. زۆر جاریش زاراوەی وەک ئەنیما و ئەنیمۆس و هۆشیاری ئیگۆیی بەکارهێناوە. ئەفسانە چیە؟ ئەفسانە کۆنترین و بەرزترین و قوڵترین ئاستی بیرکردنەوەی مرۆڤە. ئەفسانە لە بنەڕەتدا ترسی مرۆڤە بەرامبەر بە سروشت. ئەفسانە وەک قەڵغانێکە بۆ پاراستنی مرۆڤ، گروپ، نەتەوە و هەتا دوایی. ئەدەبی کوردی بە کۆمەڵە قۆناغە تێپەڕی. قۆناغی یەکەم ئەدەبیاتی فۆلکلۆرە، دواتر قۆناغی ئەدەبی میلی، دواتر قوتابخانە ئەدەبیەکان لە سەشنی کلاسیزم و ڕۆمانسیزم و ریالیزم تاگەین بە ئەدەبی هاوچەرخ. دکتۆر عەزەری مستەفا ڕەسوول لە کتێبی بابەتی فۆلکلۆریە ئەدەبی فۆلکلۆر دابەشەکە بە کۆمەڵە لقەوە پند، مەتاڵ، داستان، قسەی نەستەق و یەکێک لە لقەکان ئەفسانەیە. بەڵام ئەفسانە هەم کۆنترین و بەربڵاوترین و
پڕنهێنیترین لقی ئەو کتێبێ. کورد خاوەنی کۆنترین ئەفسانەکانی ڕۆژهەڵات و جیهانە. بوونی ئەشکەوت و چیرۆک و بەیتە زۆر و زۆنەکان بەڵگەی ئەو ڕاستیان. بە پێی زانست نزیکی 2 ملیار ساڵە مرۆڤ هەیە و لە 500,000 ساڵی ڕابردووە مرۆڤ بە ئەشکەوت ئاشنا بووە. مرۆڤی ئەشکەوت واتە مرۆڤی بیرکەرەوە. ئیدی لێرەوە لە ترسی سروش خۆی لە ترسی سروش هێزی دەرونی بنیاتەنێ. لە ترسی ئەو ڕووداوە سروشتیانەی کە هەیە هێزێکی دەرونی بنیاتەنێ، چون بۆ پێویستی خۆپارێزی ئەمە. دواتر ئەم هێزە دەرونیە ئەخاتە بواری بە پیرۆزکردنەوە. هێزی دەرونی بە پیرۆزکردن لە قۆناغی ژیانی ئەشکەوت بەرهەم دێت و ئەم دوو تەوەرە ئەبنە بنەمای سەرەتایی و سەرەکی بەرهەمهێنانی ئەفسانە. ئەفسانەی کوردی جیاوازێکی قۆڵی لەگەڵ ئەفسانەی گەلانی ناوچەکە و جیهان هەیە، چونکە کورد یەکەم میلەتی خاوەن زانستەکانی ماتماتیک و ئەستێرەناسی ئەگەر بگەڕێنەوە بۆ بنەچە ئەسڵەکەی کە ئەکەدی و سۆمەری. لێرە گرنگە شتێکی کورد لەسەر هەردوو قوتابخانەی مەلەت و ئینیۆنی باس بکەین. برتران ڕەسڵ لە کتێبی حکمەتەکانی ئەوروپا ئاها باسێکە. ئەم دوو قوتابخانەی مەلەت و ئینیۆنی هەردووکیان قوتابخانەی فەلسەفی پێش سوقراتن. ئەمان تالیس، ئەناکیسماندرۆس، ئەناکیسمنسن. ئەم سێ فەیلسوفە پشتیان بە قوتابخانەی مەلەتی بەستۆوە. مەلەتیە ئەکاتە ئەم بەرەوەی خاچی یۆنان ئەمبەری ئاوەکە کە نزیک بە ئەستەمبوڵ و ئەوانێ بێگومانێ مازانین کە تورکیا ئێستا کە تورکیا لەو سەردەمیان بوونی نییە، ئەوێ شوێنی کورد و ئەرمەنەکان. بەم پێ بێ کورد بەشدارە لە بنیاتی مێژووی شارستانیەتی کۆنی یۆنانی، چون فەیلسوفەکانی پێش سوقرات پشتیان بۆ قوتابخانەی بەستووە. ئەو قوتابخانەی پشتی بە ماتماتیک و گەردووناسی ئەم بەربەستووە. ئەوە کا خالید من لەسەر ئەو بۆ چوونەتە مێ شتێ بڵێم. کاتی خۆی کە لە یۆنان بووم کابرایەکی یۆنانی پێیوتم وتی ئێمە و یۆنان مەقسەدی لە یۆنان و کورد دراوسێ بوونە پێشەوەی عوسمانلی یا تورک بێنە ئەو ناوچەیە. اینجا ئەو باسی کرد ئەڵێ ئەسکەندەری مەکەدۆنی لە مێژووی ئەوانە هەیە، من نەمخوێنێتەوە بەرچاوم نەکەوتووە. ئەڵێ بە سواری ئەسپەکەی بە ڕۆژەڕێیەک لەگەڵ کۆمەڵێک چەکداری ئاچن بۆ شارێکی کوردی دراوسێ لەوێ چارەسەری نەخۆشیەکات. ئەمە نەبەسە بڵین کورد لەو کاتەیە لە بواری پزیشکیە تو بە پێشکەوتوو بووە. بەڵێ فەرموو قسەکەت. بەڵێ ئێمە زانین ئەوروپا و ئەمریکا بنەمای سەرەکی پەروەردە و هونەر و شارستانێتەکەیان لەسەر بنەمای فەلسەفەی یۆنانی. فەلسەفەی یۆنانی لە سوقراتەوە دەست پێکا. پێش سوقرات پشتی بە هەردوو قوتابخانەی ئینیۆنی و مەلەتی بەستووە. ئینیۆنی و مەلەتی ڕێک کەڵچەری ئەمبەرە بەری ئەمبەرەوەیە کە ئەکاتە کورد ئەکەدی سۆمەری. دواتر باسیەوەکەین باسی زانستی پزیشکیەکەین کە ئێمە شامارانمان هەیە. شاماران ئەو مارێکە لە ئین ئاڵاوە لە کاسی دەرمانەکە ئاڵاوە کە ئەوە ڕەگوڕیشەیەکی دیکەی هەیە. ئەگەر خەڵکانێک شارەزای شاماران بن ئەتوانن بگەڕێنەوە بۆ سەرچاوە زانستی پزیشکیانە. بەم پێ کورد بەشدارە لە بنیاتی مێژووی شارستانێتی کۆنی یۆنان. یەکێک لە ڕێگاکانی دۆزینەوەی ئەم گەوهرە بەیت و چیرۆکە فۆلکلۆری و ئەفسانەیەکان کە زۆر پێچە هێواش هێواشمان باتەوە سەر ڕێچکەی ئەو شارستانیەتە گرنگ و لە ناوبراوەی کورد. ئەمەش جۆرەگەڕانێکە بۆ بنیاتی ڕاستەقینەی کەسایەتی تاکی کورد کە پشت ئەستور بێ بە خودی باڵای مێژووی خۆی تا بگرێتەوە سەر بنەچە بنەڕەتیە تێک نەشکاوەکەی. چکە مرۆڤی کورد ئێستا تێک شکاوە لەژێر کاریگەری داگیرکارە مێژوویەکان. چونکۆ نەستی کۆ کەسایەتی گشتی دەستە جەمعی ئەمڕۆی تاکی کورد لەژێر تێک شکانە مێژووی و لێسەندنەوەی ناسنامە و تێکدانی ڕەمزە ئەفسانەیەکانی وەک مار، چەکوش، ئاگر و ئاژەڵی پیرۆز دیوە مێژووی ئەفسانەیەکەی
گشتێکی تێکشکا و تاچێکی ونبووی لێ بەرەم هاتووە. ئەمڕۆ ئێمە زۆر جارە بینین باڵێنەوانە ئاگر پەرستە، ئەمە هێرشە لەسەر ئەفسانەی کوردی. ماریان لە ترسناک کردین لە کاتێکە ماریەکێک لە بابەتە گرنگەکانی ئەفسانی کورد لای ئینسانی کورد لە کۆنا پیرۆز بوو. ئینیۆن سکول فیلۆسۆفی، قوتابخانەی فەلسەفی ئینیۆنی کە وتمان ناوچەکە ڕێک یۆنانی ئەم بەرەگرێتەوە، یەکەم شارستانی فەلسەفی ماتماتیک ناسی و ئەستێرە ناسی، جیلی یەکەمی فەلسەفە باسمان کرد، تالیس و ئەناسکیماندۆس و ئاناسکمینز، و خودی ئەو سێ کەسایەتیە پشتیان بەو قوتابخانەیە بەستووە کە سوقرات فەلسەفەکەی لەسەر ئەوان بنیاد ناوە. خودی یۆنانیەکان باسیەکەن و لاریان لەم سەرچاوەیە نییە، لاریان لەم مێژووە نییە، و ئەڵێن ئێمە سوودمەند بووین لەمە. و ئەوەی گرنگە ئەمانە بنەچەی کوردن. ئەفسانە بێ کۆنەستی گشتی داگیر کات، هەمووان لەسەری هاوڕابی تا ببێتە چیرۆکی نەتەوەیە، چیرۆکی گروپێ، ئیتر جاری وایە بینەڵێ و گروپە عەشایرە، ئەفسانەی خۆیان هەیە کاڵێ ئەو گروپە عەشرەتن، شتێک هەیە کۆیان نەکاتەوە لە دەوریە. بە بڕوای من چیرۆکی کاوەیاسم گەر بە هاوکاری بیتی و چیرۆکەکانی تر لە چەشنی شاماران ئەکرێەوە بنەمایەک بۆ کۆنەستی کورد بکرێتە داستانی ئەفسانەی بۆ بەزڕاگرتنی ڕۆحی تێکشکاوی مرۆڤی کورد. بێگومان کنەپشتین بۆ شوێنەوار و ساختکردنەوەی شارستانیەتی ئەکەد و سۆمەر زۆر گرنگ. ئەفسانە معریفەی گەورەی لە پشتە کە هەڵقوڵاوی زمان و جوغرافیا و مێژووە لەگەڵ بەشێکی گرنگ لە کەڵچەرەکەی، تاکو بتوانین ڕێگوڕیشەی قوڵ دابکوتێت و معریفەیەکی نوێ بەرەم بێنێتەوە. بەم شێوەیە توانین بنیاتی میلەت و دەوڵەتی لەسەر بینا بکرێت. ئەتوانم بڵێم بەداخەوە ئێمە لە دوای شەڕی چاڵدێرانەوە هێزێکی سیاسی وامان نییە کە خاوەن معریفە بێ و فکری بنیاد نابێت تا بتوانێت ئەفسانە بخۆڵقێنێ و نەتەوە بنیاد بێت. ئەم باسە بەڕاستی قوڵە تۆزێکی دوورمانە خاتەرە بابەتەکە. بگەڕێنەوە بۆ سەر بابەتی گشتی ئەفسانە. ئەرکەکانی ئەفسانەجەکان بۆ زۆر جار واوە وەسفی ئەفسانەکە کارچێکی چوارلایەنی ناو کۆمەڵگەی مرۆڤایەتیە هەیە. ئەمانە لە کۆتایی هەردوو کتێبی دیکەی هەیە دەمامەکەکانی خوددا ئەفسانەی داهێنەرانە، هەروەها لە وتارە جۆراوجۆرەکانی باسی چوار ئەرکەکەیەکە: ئەرکی عیرفانی میتافیزیکی، ئەرکی گەردون ناسی، ئەرکی کۆمەڵ ناسی، ئەرکی پیداگۆژی دەرونی. کاریگەری کامبڵ و دنیا بینیەکەی لەسەر سینەما و فیلم و تەلەڤیزیۆن. جۆرج لۆکاس یەکەم سینەماکاری هۆلیوود بوو کە کاریگەری کامبڵی یعنی تیۆری پراکتیک. لۆکاس دوای بڵاوبوونەوەی یەکەم فیلمی جەنگ ئێستێرەکان ڕایگەیاند کە چیرۆکەکەی لەژێر کاریگەری کتێبی پاڵەوانی هەزار ڕوو بنیادناوە کە بەرهەمی کامبڵە. فیلمەکە لەسەرەوە بنەمایە دروستەوە. زۆرێک لە سینەماکارانی ئەم کۆتایی با بڵێن سەدەی بیستەم و سەرەتای سەدەی 21 دانیان بەوایاناوە کە هەمویان لەژێر کاریگەری بردۆزەکەی جۆزیف کامبڵن کە لە 32 سەکۆ پێک هاتووە لە سێ بەشی سەرەکی، دواتر باسیەکەین، دواتر کورت کراوەتەوە بۆ 17 سەکۆ. دوای ئەویش کریستۆفەر ڤۆگلەر، کامڕۆ من زیاتر پشت بەوە بەستم، کریستۆفەر ڤۆگلەر دابەشی کردوە بەسەر 12 مانگی ساڵە، واتە بازنەیەکی 12 سەکۆی. سیناریۆنووسی هۆلیوود کریستۆفەر ڤۆگلەر ساڵی 94 یاداشتێکی حەولاپەڕەیی بۆ دزنیە نووسێ لەسەر لەژێر بنەمای بردۆزەکەی کامبڵە. ئیترم ئەم یاداشتە وەکو جۆرێک لە مانیفێستی لێ. دوایەوە لە ساڵی 94 کە پاشای شێر دروست دەکرێت ئەو ئەنیمەیشنەکە،
ئیتر ئەبێ بە ڕێچکەیەکی سەرەکی زنجیرەکانی ماترێکس، زنجیرەی باتمان، زنجیرە فیلمەکانی ئیندیانا جۆنس هەموو لەسەرەوە بنەمایە دروستکرا. دواتر دان هارمون زنجیرە تەلەڤیزیۆنەکانی ڕیک و مۆرتی لەسەرەوە بنەمایە دروست کردو و خۆی ئەڵێ من لەژێر کاریگەری کامبڵە دروستم کردو. ڕۆمان نووس ریچارد ئادەمز ئەڵێ من قەرزاری کامبڵم، بە تایبەت چەمکی مۆنۆ ئەفسانەواتە تاک ئەفسانی. ئەڵێ ینی بەڕادێک ئەڵێ من و کارەکانم بەرهەمی کامبڵی. لە فیلمی دوکۆمنتاری جۆزیف کامبڵ گەشتی پاڵەوانێک کە ساڵی 87 دروستکراوە لە ڕووی متافریکە خودا ڕوو نەکاتەوە. خودا چییە؟ چه هێزێکە؟ خودا میتافۆرێکە بۆ نهینێکە بە ڕەهایی هەموو پۆلێنەکانی بیرکردنەوەی مرۆڤ تێپەڕێنێ، تەنانەت پۆلێنەکانی بوون و نەبوونیش. ئەمانە پۆلێنەکانی بیرکردنەوە لە هەندێک سەرچاوە باز لەوە کراوە، بە تایبەت لە ئەمریکا کتێبی پاڵەوانی هەزار ڕوو کە ئێستا بە کوردی هەیە، کاک سەلاحی حەسەن پاڵەوان هاوڕێی عەزیزم تەرجەمەی کردووە، بە یەکێک لە گرنگترین کتێبەکانی سەدەی 20م ناسێنراوە. ئێستا کتێبەکە بە کوردی لەبەردەستمایە. با بزانین ڤۆگلەر کێ؟ کریستۆفەر ڤۆگلەر لە دایکبووی ساڵی 1949 بەڕێوەبەری گەشەپێدانی سیناریۆنووسین و پەروەردەکاری هۆلیوودە بەکارکردن لەگەڵ دیزنی و ڕێبەری سیناریۆنووسیەکەی کتێبی گەشتی نووسەرانی نووسیوە کە من وانەیەکم وەرگرتووە ماوەی 4 مانگ لەسەرەوە کتێب. کتێبەکە پێکهاتەی ئەفسانەی بۆ نووسەران ساڵی 2007 بڵاو بووەوە. ئێستا ینی وەکو یەکێک لە کتێبە مەنهەجیەکان لە هەموو زانکۆکانی ئەمریکایە بەتایبەت لە هۆلیوودا خوێندرێت. بازم پێویست ناکە زۆر چینە ناو ژیانی ڤۆگلەرەوە، بەڵام ئەوەنەی بزانین کە لە دیزنی و لە فۆکس و لە وارنەر برازەر بڕیاردەری سیناریۆیە. دواتر باسێکم بۆچی گرنگ. لە USC کە لە زانکۆی USC زانکۆی باشووری کالیفۆرنیا یەکێک لە بە زانکۆ گرنگەکان تا ئێستا یەکێک لە باشترین زانکۆکانی ئاستی دنیا بوو سینەما و زۆرێک لە دەرێنەرەکانی سەرەتای فیلم سکوڵ قوتابخانە، زۆرێک لە دەرێنەرە گەورەکانی ئەمریکا لەوانە مارتین سکۆرسیزی ئەوانە هەموو دەرچووە قوتابخانەیە. ڤۆگلەر لەوێ مامۆستایە، هەروە ڕۆبەرت مەکیش لەوێ بوو. کامبڵ و گەشتی نووسەر. ڤۆگلەر وەک جۆرج لۆکاس ئیلهامی لە نووسینەکانی جۆزف کامبڵ وەرگرت لە پاڵەوانی هەزار ڕوو ئەو ڕێساکەی داڕشت کە وردەکاریەکانی ئارکەتایپی گەشتی پاڵەوان لە ئەفسانی کلاسیکا خاتە ڕوو. ئەم ڕێچکەیە بە گەشتی نووسەران ناسراوە. ئیدی زیاتر لە 30 ساڵ ئەمە بۆتە ڕێچکەی سەرەکی لە هۆلیوودا و لە بەریتانیاش، ئەوشمان بیر نەچێت. ئێمە زانین هەر لە کۆنە شتێکمان هەیە بە ناوی جێڕانەوە. مرۆڤ لە شکەوتەکانەوە دەستی بە جێڕانەوە کردو، بێگومان هەموو چیرۆکیە کارکتەرێکی سەرەکی هەیە کە ڕوودا و بەسەرهات و ململانیەکانی ئەو لە خۆگرێت، ئەو کەسەش بە پاڵەوان ناسراوە. پاڵەوان واتە کەسایەتی سەرەکی چیرۆک کە هەموو ڕوودا و بەسەرهاتەکان لە دەوری ئەوە خولێتەوە. بەڕێ ئەوە ئێمە بە چیرۆکێک ئاشنا بین و لە کۆتاییە بەوانە و دەرسێکگەێنە دەرە بێگومان لەگەڵ چێژی ڕاستەقینە و عیبرەت و زانستی لێ فێرە بی. مرۆڤایەتی هەزاران ساڵە ئاشنایە بە چیرۆک و حکمەتەکان. کوردیش وەکو نیشتەجێی ناوچەی دەوڵەمەندی کەڵچەری میسۆپۆتامیا هەر لە بوونیەوە تا ئەمڕۆ لەو دۆخەدا نەبراوە. کوردەکان دەیان 1000 ساڵ لەو ناوچەیە. یەکێک لە دێرینترین پێکهاتەکانی ناوچەکان باسمان کرد ئەوە شان بەشانی یۆنانیەکان خاوەنی ئەو کەڵچەر و چیرۆکە دیرۆکیانن. ئەوان ڕێگ و ڕیشەی هاوبەشیان لەگەڵ دێرینترین شارستانەتی وەک ئەکەد و سۆمەر و بابل و گریک هەیە. بۆیە گەر بتوانین ئێمەم چیرۆکانە ساختکەینەوە لە ڕێی بیت و لاوک و چیرۆکەکانەوە بگەڕێنەوە سەر شارستانێت ئەسڵەکەی مەلەتوی ئینۆنی، ئەبین بە بەشدارەوە بین بە نەتەوەیەکی زیندوو لەسەر ئاستی جیهانە. چونکە یۆنانیەکان گرنگترین نەتەوەی سەر زەوین خاوەنی ئەو فەلسەفە نووسراون. ئێمە نووسینەکەمان لە دەزا، بەڵام بەتوانین بگەڕێنەوە سەری. بێگومانەوە کارێکی ئاسان نییە
بەڵام ئەکرێ بکرێ. شارستانێتی ئینۆنی باسێکی تااقەت پڕوچێنە بۆم ڕۆیەمە ڕەنگە زۆر بەسوودنەوێت تەناوەنە بزانین سەرچاوی سەرەکی نەسڵی یەکەمی فێلسوفانی قۆناغی یەکەمی یۆنان لە چەشنی تالیس و ئاناسکیسماندۆس و ئاناکیسمنس سەر بە دیدگای سەرەناسی و ماتماتیک ناسی بەری ئەمبەرن و بەڵگەی زیندوش بۆم تێزە زۆرە و خودی یۆنانەکانیش لاریان لەم مەسەلەیە نیە و باسمان کرد. زۆر لە باسەکە دوور نەکەوینەوە، تەناوەنە بزانین کە شارستانیەتی ئەوروپا و ئەمریکا پشتی بە شارستانیەت و فەلسەفەی یۆنانی بەستەوە. وەگەر ئێمەوە ساختکەینەوە ئێمە هاوبەش و شەریکی و یۆنانەکانیش لەگەڵ لاریان لەوە نەبێ بە بەڵگامە ساختکەینەوە، ئێمە بین بە شەریک لەم لە بنیاتی شارستانیەتە یار شەریکێکی درەنگ وەخت. زۆر بە کورتی هەردوو قوتابخانەی مەلەت و ئینیۆنی بەرتران ڕاسڵ باسم کرد کە بەرتران ڕاسڵ لە کتێبەکەی خۆیە حکمەتەکانی ئەوروپا باسی کرد. ئێستا بچینە پێشە سەر پێشێکی درێژەکەمان لای کارل گۆستاڤیۆ. کارل گۆستاڤیۆ دەبێت سەرچیەکەیە دەروون شیکاری کەسایەتی مرۆڤ بەم شێوەیە تقریبەن ینی ئەتوانین بڵێن شیتەڵی بردۆزەکەی داڕشتەوە. یۆنگ لە بنەڕەتا شوێن کەوتووی سیگمۆند فڕۆید بۆ، بەڵام بەهۆی ڕخنەکانی لە یۆنگ لە بازەسەر جەختکردنەوەکانی فڕۆید لەسەر بابەتە سێکسیەکان لە کاتی گەشتکردن و گەشتکردنی تاکە پەیوەندێکیانە بچڕێت. ئەمەش وای کرد یۆنگ ڕێبازی دەروون شیکاری خۆی پەرەپێبات کە بە دەروون ناسی شیکاری ناسراوە. لە کاتێکە یۆنگ لەگەڵ فڕۆید هاوڕا بوو کە نائاگا ڕۆڵێکی گرنگیە لە کەسایەتی و ڕەفتاردا، بەڵام بیرۆکەی فرۆیدی بۆ نائاگایی کەسی فراوانتر کە بۆ ئەوەی ئەو شتە بگرێتەوە کە یۆنگ پێوت نائاگایی بە کۆمەڵ. یۆنگ پێی وابوو کە دەرونی مرۆڤ لە سێ پێکهاتەی سەرەکی پێکاتوە: ئیگۆ، نائاگایی کەسی، نائاگایی بە کۆمەڵ. بە بڕوای یۆنگ ئیگۆ نوێنەرایەتی عەقڵی هۆشیارەکە و نائاگایی کەسی یادەوەریەکانی تێدا، لەوانەش ئەو شتانەی کە سەرکوت کراوە. نائاگایی بە کۆمەڵ پێکهاتەیەکی ناوازەیە لەوەی ئەم بەشەی دەروون وەک فۆرمێک لە نێو میراتی دەرونیا خزمەتەکە، وەک فۆرمێک لە نێو میراتی دەرونیا خزمەتەکە. هەموو ئەو زانیاری و ئەزمونانە لە خۆگرێ کە مرۆڤەکان لە مێژووە بە شێوەیەک لە شێوەکان تیایدا هاوبەشن. یۆنگ کۆمەڵێک ئارکەتایپی داڕشۆ. با بزانین سەرچاوەکانی ئارکەتایپی یۆنگی چییە. یۆنگ پێی وابوو کە ئارکەتایپەکان لە نائاگایی بە کۆمەڵەوە سەرچاوەگرن. هەروەها ئەم مۆدێلانە زگماچی و گشتگیرن و شتێک نییە فێری ببی، بەڵکو بۆ ماوەی. لەم تێڕوانینەوە یۆنگ چوار ئارکەتایپی سەرەکی دەستنیشان کرد و لە هەمان کاتە پێی وابوو کە هیچ سنوورێک بۆ ئەو ژمارە نییە واکرێ زیاد ببێت. ئارکەتایپی یۆنگی لە نائاگایی بە کۆمەڵەوە ژیران وەک وێنە و بابەتێک وێناکرێن کە مانای گشتگیریانە لە سەرانسەری مەودای بەرفراوانی کلتورەکانە. لەوانەیە ئارکەتایپانە لە خەون، ئەدەب، ئاین یان هونەرا دەرکەون. زارەوەی ئارکەتایپ بە مانای چی دێ؟ بە مانای نەخشێکی ڕەسەندێ. لە زمانی یۆنانی کۆنا واتە نەخشێکی زاڵ و دیار. بۆ نمونە من لە گورگەچم، تۆ لە شێرە چی، ئەویتر لەوە چی، ڕەنگە بەشێک لە بورجەکانی بەشێک بێلەوە. هەر یەکەمان مەیلی ئەوەمان هەیە یەک ئارکەتایپی باڵادەستمان هەبێ کە زاڵە بەسەر کەسێتیمان. ئارکەتایپەکان بریتین لە شێوازێکی گشتگیر لە ڕەفتار کاتێک دۆزرایەوە یارمەتیمان ئەیە باشتر لە خۆم و شوێنی خۆمان لەم جیهانەیە تێبگەین. بە کورتی ناسینی ئارکەتایپەکان ئەتوانێت ژیانت بگۆڕێت. هەمومان ئەمانەمان هەیە چونکە زۆر گرنگ بۆ گەشەکردن و کارکردن وەکو گەورە ساڵ. هەرێک لە ئێمە بە کۆمەڵێک لە 12 ئارکەتایپی سەرەتایی کۆت کراین. چوار لەوانەش ئارکەتایپی گشتگیرن، هەشتەکەی تر وێنە ئارکەتایپن، فۆرم. هەمومان ئەمانەمان هەیە چونکە زۆر گرنگ بۆ گەشەکردن و کارکردمان. هەشتەکەی تر وتمان لە کۆگافراوانەکەی چوار ئارکەتایپەکەی تر وەرگیراوە. ئارکەتایپەکان
ڕۆڵی بە نرخە جێڕن کە پەیوەندی بە کار و کردەوەکانمانەوەیە، پەیوەندیمان لەگەڵ تاک و کۆمەلگا، هەروەها بە ڕۆحانیەت، بەباری ڕۆحانیەت، بەباری دارایی بە بەرزترین بەها و تواناکانمانە. هۆشیاری و ئارکەتایپەکان لە ڕاستیا بۆ سەردەمی ئەفلاتۆن ئەگەڕێتەوە کە ئەفلاتۆن ناوی لێ نابوو فۆرم. ئەفلاتۆن پێی وا بووم فۆرم ئەبەدیانە لە شتە مادیەکانە ڕەنگە دەنەوە. بۆ نمونە گەر باسی فۆرمی جوانی بکەین، فۆرمی جوانی بۆ هەموو شتە جوانەکانە گونجێ، هەرچەنە شکل و شێوەکان بابەتەکانی جیاواز بوو. بۆ نمونە ئافرەتێکی جوان، گوڵێکی جوان، پیاوێکی جوان، ئەسپێک، فۆرمەکە فۆرمی جوانی هەر خۆیەتی. دواتر کارل یۆنگ هاچی کرد ئەم بیرۆکەیەی پەرە پێ. بۆ یۆنگ ئارکەتایپەکان بریتی بوون لە نەخشە دەرونیەکان کە لە ڕۆڵە مێژوویەکانی ژیانەوە وەرگیرەوە، وەکو دایک، مناڵ، فێڵباز، خزمەتکار، سەرکردە، دواتر بە وردیە چینە سەرێ. هەروەها ڕوودا و یان بارودۆخە گشتگیرەکان لەوانە لە دایک بوون، دەستکردن بە ژیان، مردن و زیندوو بوونەوە. هاوکار لەگەڵ نائاگایی کەسی تاکە کەسیمان کە تایبەتە بە هەر یەکێک لە ئێمە، یۆنگ جەختی لەوە کردەوە کە سیستەمێکی دەرونی دووهەم هەیە کە سروشتی بە کۆمەڵ و گشتگیر و بێکەسایەتی هەیە. ئەم سیستەمە دەرونیەی دووهەم کە لە هەموو تاکەکانە یەکسانە. ئەمە نائاگایی بە کۆمەڵە، ئەمە بۆ ماوەیە و گەشە سندونی. هەرچەنە ئارکەتایپەکان نەخشی کاریگەری بێکەسێتین کە هەم کۆن و هەم گشتگیرن، بەڵام ئەو کاتە ئەبنە کەسایەتی کە بەشێک بن کە ببنە بەشێک لە دەرونی تاکە کەسی ئێمە. یۆنگ لە شێکردنەوەکانی 4 جۆر ئارکەتایپی لە کەسێتیمانە دەستنیشان کردو. باسە بزانم 4 جۆرە چی. ئەم 4 ئارکەتایپە یەکەمیان پەرسۆنا، دووهەم سێبەر، سێهەم ئەنیما و ئەنیمۆس واتە نێرینەی و مێینەتی، چوارەم خود. با بزانین پەرسۆنا چیە. یەکەم پەرسۆنا ئەوەیە کە ئێمە چۆن خۆمان پێشکەشی جیهانەکەین. کاک سەرکەوت لێرەی ئاگار لێمە، من جەنابت نابینم. بەرحاڵ پەرسۆنا ئەوەیە کە ئێمە چۆن خۆمان بەس ئەوە نییە بابەتەکەت وایە وەکو خۆت باسی کرد لە کاتە خەمی کاتەکەمە نامەوێ بێمە ناوە پرسیارت لێ بکەم زۆر بچمە ناوە. زۆر باشە، من تۆ نبینم دڵنیا نەبووم. لەگەڵتان زۆر کۆنترۆلی ئەم شتەکانەکەم. زۆر سپاس. بابەتەکە دوور درێژە. ئەبێ ئەوەش بڵێم من بەڕاستی من نەوانە بێژم نەخەتی بم، دوای تەسمە کۆمەلایەن دەوێت کە خوتبەی باش نایە چوو لە برادەرەکەی لە مەلایەکی برادەری پرسێژوتی شتێ بخۆرەوە باشتر خوتبایە کە خواردیەوە و تیارە خوتبەکەم چۆن بووتی وەڵا ماڵا لە خوتبەکە زۆر باش بوو، بەڵام کەی ئیمامی عەلی بەرازیلی سووری ڕەقەم دیا لە کوشتی. بەڵێ فەرموو جان. ئەم 4 ئارکەتایپە سەرەکیەوتمان پەرسۆنا ئەوەیە کە ئێمە چۆن خۆمان پێشکەش بە جیهانەکەی. پێرسۆنا لە وشەیەکی لاتینی وەرگیرەوە کە بەمانای و شەڕێک بەمانای دەمامکێ. ئێمە دەمام چێبەستین و ئەچینە ناو گروپەکان و خۆمان پیشانی خەڵکەینە. پێرسۆنا ئەم ڕۆڵەیە. پێرسۆنا نوێنەرایەتی هەموو ئەو دەمام کە کۆمەڵایەتی جیاوازانە ئەکات کە لە نێوان گروپ و بارودۆخە جیاوازەکانە ئەیپۆشین. هەروەها کارەکە بۆ پاراستنی ئیگۆ لەوێنە نەرێنیەکان. بەوتەی یۆنگ ڕەنگە کەسایەتەکە لە خەونا دەربکرێت و چۆ فۆرمی جیاواز وەربگرێت. مناڵان لە درێژەی گەشتکردنی گەشتی ژیانیانە فێرە بن کە بە هەندێک شکل و شێوە ڕەفتار بکەن بۆ ئەوەی لەگەڵ چاوەڕوانی نۆرمەکانی کۆمەلگایە خۆیان بگوجێن. ئاڵێ ئەوە مەکە عیبە، ئەوە مەکە ناشینە، دەی ئاوا بکە. ئیتر هێواش خۆیان فێرە بن ئەو دەمامکە پەیاکە لە گەشتی ژیان. مناڵان وتمان ئەوە پەرسۆنا وەک دەمامچێکی کۆمەڵایەتی گەشاکە بۆ ئەوەی هەموو ئەو پاڵنەر و هەستە سەرەتایانە لە خۆ بگرێت کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە قبوڵکراو نازاندێت. بۆچی باسی ئەو بکرد کە من خەتیب نیت بەڕاستی زۆرجا پشت بە نووسینەکەمان هەستم ئەو سەرخەت و شتانی نووسمەوەی چکە بابەتەکەش بەشێکی زانستیە ناکرێت هەروە بە هەندێک وشە دەری ببڕێت یان بکەوینە هەندێک تاریفی نادروستەوە.
ئارکەتایپی کەسایەتی ڕێگە بە مرۆڤەکانەدات خۆیان لەگەڵ جیهانی دەوروبەریان بگونجێن و ئەم ئارکەتایپە پەرسۆنا لەگەڵ ئەو ژینگەیەدا هەڵکەن کە تایاژی، بەڵام زۆر نزیک بوونەوە لەگەڵ ئەم ئارکەتایپە ئەتوانێت ببێتە هۆی ئەوەی مرۆڤەکان چاویان لە خودی ڕاستەقینەی خۆیان کە چاوت لە خودی ڕاستەقینەی خۆت بوو دەمام کەکەت فرێداوەکو گەورە ساڵێت هەندێک جار تووشی حاڵەتی دەرونی ناکۆکە بیرەوە خۆت بۆ نمونە گەر نمونەیەک بێنینەوە زۆرێک لە فەیلسوفەکان شاعیرەکان زۆر جاڵێن شێت بووە تێک چووە نازام چی نزیک بوونەوەی لەو خودە نمونە بێنەوە بۆ نمونە مرۆڤی بەڕێز ئینسانی خۆشەویست کاک فەرهاد پێرباڵ هەندێک جار تووشی ئەو حاڵەتە بوو. دووهەم سێبەر ئارکەتایپی یۆنگیە کە لە سێکس و غەریزەی ژیان پێک دێت. سێبەر وەک بەشێک لە عەقڵی نائاگا بوونی هەیە و لە بیرۆکەی سەرکوتکراو لاوازی و ئارەزوو غەریزە و کەم و کوڕیەکان پێکات. سێبەر لە هەوڵەکانمانە بۆ خوب گونجان لەگەڵ نۆرم و چاوەڕوانی کللتوریەکان دروست دەبێت. هەرام ئارکەتایپە هەموو ئەو شتانەی تایە کە نەک تەنها بۆ کۆمەلگا بەڵکو بۆ ئەخلاق و بەها کەسیەکانی مرۆڤیش قبولکراونی سێبەرێک دروست دەکەیت سێبەرێک دروست دەبێت. لەوانەیە شتگەلێکی وەکو ئیرەیی تەماع ڕق و شەڕەنجێزی لە خۆ بگرێت. یۆنگ پێی وا بوو سێبەرەکە توانێت لە خەونبینینەکانە دەربکەوێت و ڕەنگە فۆرمی جۆراوجۆر لە خۆی بگرێت. لەوانە وەکو مار وەکو ئەهریمەن ئاڵێن حەسوودی بۆ بەرمارێتە خەوت جنۆکە ئەژدیها یان کەسێکی تری تاریک شتێکی کێوی یان شتێکی نامۆ ئەوانەی کە نامۆی ئەو سێبەرەکەیە. ئەم ئارکەتایپە زۆر جار بە دیوی تاریکی دەروون وەسفەکرێت کە نەنرایەتی یاسا و ئاژاوە و شتە نەزانراوەکانەکە. یۆنگ ئەڵێ ئەم مەیلە شاراوانە لە هەمومانە هەن هەرچەندە مرۆڤەکان هەنێک جار ئەم توخمەی دەرونی خۆیان ڕەتەکەن و لە بریەوە هەوڵێن بیسەپێن بەسەر خەڵکانی تریان بیخەنە سەر خەڵکی. سێهەم ئەنیما و ئەنیمۆس. ئەنیما وێنەیەکی مێینەیە لە دەرونی پیاوە. ئەنیمۆسیش وێنەیەکی پیاوانە لە دەرونی مێینە. ئەنیما و ئەنیمۆس نوێنەرایەتی خودی ڕاستەقینەکەن وەک مرۆڤ نەک ئەو وێنەی کە ئێمە پێشکەش بە کەسانی دیکەیەکەی. هەروەها وەک سەرچاوی سەرەکی پەیوەندیکردن کارەکات لەگەڵ نائاگایی بە کۆمەڵ لەگەڵ ئەو ڕەوتە مێژوویە. من ناتوانم کۆمنت و شت بخوێنەوە بەبوورە کاکسەرەوە. یۆنگ جەخت دەکاتەوە کە گۆڕانکاریە فیزیۆلۆژیەکان و هەروەها کاریگەری کۆمەڵایەتەکان بەشدارن لە پەرەپێدانی ڕۆڵی سێکسی و ناسنامەی ڕەگەزی. بە بڕوای یۆنگ کاریگەری ئەنیما و ئەنیمۆسی ئارکەتایپەکان لەم پرۆسەیە بەشدارن بە گوێرەی لێکدانەوە کە ئەنیمۆس نوێنەرایەتی لایەنی پیاوانەکە لە ژنانە لە کاتێکە ئەنیما نوێنەرایەتی لایەنی مێینەیەکە لە پیاواندا. ئەم وێنە تێزە بۆ ماوەیە کۆنە ئەم لەسەر بنەمای کا خالید ئەتوانین لێرە کاک هاوڕێ ڕوونکردنەوەیەکیە پەیوەستە بە بەم بابەتی تۆ بەم چەمکە لەم جیە ئەڵێ لە کورتە فیلمی کۆتاییەکان باس لەو سێبەرە ئەەکەم. فیلمی کۆتاییەکانی خۆی دیارە نازانم تو ئاگات من بینیومە بەڵێ سپاس بۆ کاک هاوڕێ بینیومە بەڵام ێستا دەقیق بیرم نییە. بچینە درێژەی بابەتەکەم بەشە تەواو بکەین ڕەنگە دوای پێویست بوو پرسیارەکانم لای خۆم هێشتۆتەوە بۆ دواتر. ئەم وێنە تێزە بۆ ماوەیە کۆنە هەم لەسەر بنەمای شتانە دامەزران کرد نائاگایی بە کۆمەڵەوە دێن و هەم لە نائاگایی کەسیە ئەدۆزرێتەوە. ڕەنگە نائاگایی بە کۆمەڵ تێڕوانینەکانی تێدا بێ سەبارەت بەوەی کە ژنان چۆن ئەبێ ڕەفتار بکەن لە کاتێکە ئەزمموی کەسی لەگەڵ ژنەکان هاوڕێک چەکان خوشکەکان و دایکان بەشدارن لە وێنەی کەسی زیاتری ژنە. بەڵام لە زۆرێک لە کللتورەکانە ژن و پیاو هانەدرێن بۆ وەرگرتنی ڕۆڵی ڕەگەزی نەریتی و زۆربەی کاتیش ئەم هاندانە زۆر تومە ئەڵێ پیاوی پیاوانە بە ژناوان نەرمونیانە زۆر ژنانێ. یۆنگ پێی وا بوو ئەم بێهیوایی پیاوان کە بە دووادا چوونە بۆ لاینەمێینەکانی خۆیان و ژنان کە بە دوای لایەنە پیاو سالاریەکانیان ئاگرن خزمەت بە تێکدانی گەشە سەندنی دەرونیەکە. ئەنیما و ئەنیمۆسی تێکەڵاو بە ئاوێتەی CZG یان جوتە ئیلاهی ناسراوە یان جوتە خواوە. CZG نوێنەرایەتی تەواوبوون و یەکگرتن و کۆییەکە. چوارەم
خود ئارکەتایپێکە نەڕایەتی نائاگایی و ئاگایی یەکگرتووی تاگەکە نائاگایی و ئاگایی یەکگرتووی تاک بێگومان دروستنی خود لە ڕێی پرۆسەیەکە ڕوەدات کە بە تاگەرەی ناسراوە کە تێیدا لایەنە جیاوازەکانی کەسایەتی یەکەگرن یۆنگ پێی وابوو کە ناتەبایی نێوان عەقڵی نائاگا نەست و عەقڵی هۆشیار ئەتوانێت ببێتە هۆی کێشەی دەرونی وەکەوەی کە باسم کرد نمونەکەم لەسەر نووسەری بەڕێز کاک فەرهاد پێ باڵهێنایە هێنانی ئەم ململانیانە بۆ ناو هۆشیاری و جێگیرکردنیان لە هۆشیاری هۆشیاردا بەشێکی گرنگی پرۆسەی تاگەرایی بەم پێیۆنگ گەیشتە ئەو جێی بڵێ دوو ناوەندی جیاوازی کەسایەتی هەیە ئیگۆ ناوەندی هۆشیاری پێگەێنێ بەڵام ئەوە خودێکە کە ناوەندی کەسایەتی هەیە کەسایەتی نەک هەر هۆشیاری بەڵکو ئیگۆ عەقڵی نائاگاژە گرێتەوە نمونە چۆن ئەم دوانە وەسف کرد ئەتوانین با بڵێن بیر لە بازنێ بکەینەوە خاڵێکی بچوو لە ناوە ڕاستیادابنی تەواوی بازنەکە خود پێگەێنێت خاڵە بچووکەکەی ناوەڕاست ئەبێت بە ئیگۆ بۆ یۆنگ ئامانجی کۆتایی ئەوە بوو کە تاچێک چۆن هەست بەوەکە خودی یەکگرتوو بەدەست بێت چکەمە زۆر جاڵێ خودەکەمان تێکشکاوە ئەنی ماوانی مۆسەکەمان تێکشکاوە سێبەرەکە زاڵە بەسەرمانە خەونەکانمان تێگەچێت دەروونمان تێگەچێت کەڵچەرەکەمان ون کردو ئێمە گرنگە لە ڕێی ناسی ئێمەوە ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە بۆ ڕاستکردنەوەی چەمکی ماسلۆی ئارکەتایپی تری یۆنگ بۆ چوونی وابوو کە ئەم ژمارەیە جێگیر نییە ئەو چوار ئارکەتایپ باسڵی ئەو چوار هەشت فۆرمەکەی ترکە لە چوارەکە و سەر هەڵدێن 12 ئارکەتایپی سەرەکی پێگەێن لە ڕاستیە 400 ساڵ پێش زین سیۆفراستەسی یۆنانی 70 جۆری مرۆڤی پۆلێن کردو ئەو وەک بابەتی فەلسەفەشی کاری بۆ کردو دواترێکی لە قوتابیەکانی بەناوی مناندەر 100 جۆر کارکتەری کۆمیدی دەستنیشان کردو وەگەزانی مناندەر یەکەم کۆمیدی نووسی شانوێ لە مێژووە کاتێکی من باز لە جێڕانەوەی چیرۆک بکەین پێویستە زۆر سادەوە بزانین کە هەموو چیرۆکێک پاڵەوانێکی و هەموو پاڵەوانێک گەشتێکی هەیە بۆ گەیشتن بە ئامانجێک و دوورکەوتنەوە دەربازبوون لە قەیرانی ڕێنمایی 12 بگورێت 12 هەنگاو بۆ گەشتی پاڵەوان ئەتوانێت یارمەتی دەرمان بێت بۆ ڕوێنێنیکردن بەرەو بە ئاگاهێنانەوەی پاڵەوانەکەی ناهۆت چکەمە هەرکەس پاڵەوانی ژیانی خۆمانی گەشتی ژیانمان گەشتی پاڵەوان ئەو چوار ئاراستە سەرەکیە ئارکەتایپەکان بە دوای بەدیهێنانی ئاگەڕێن بریتین لە ئیگۆڵە چی نیشانەیەک لەسەر ئەم جیهانە بەجێبێڵە ڕێخستن دابینکردنی پێکاتە بۆ جیهانەکە کۆمەڵایەتی بوون پەیوەندی بە کەسانی ترەوە تۆ ناتوانیت دابڕی ئازادی تامەزرۆی بەهەشت بە هەرەوەی کە جۆزیف کامبڵ بەختەوەری دۆزەرەوە ئەوەی کە مرۆڤ بە دوای بەختەوەری بە دوای نەمری بە دوای خۆشبەختی هاتە بەڵام گرنگترین وەزیفەی کارەتە لە جێڕانەوەی چیرۆکات چییە کەمە زۆر گرنگە ئەمە بۆ شانەوە بۆ هەموو جێڕانەوەکانی تریش ڕاستە لە سکرین پلەیان سیناریۆی لاخۆماڵی سیناریۆ هەر کارەکتەرێک گرێ و ململانێ و چیرۆکی خۆیانێ هەرێکە لە کارەکتەرەکە و پێویستە بڕۆن بەرەو پێشەوە و لە هەمان کاتە لەسەریانە پڵات گرێی چیرۆکەکە ببنە پێشەوە ئەمەش بە دوو شێوەیە یان هاوکاری پاڵەوانن یان دژی پاڵەوان هەندێشتی ترم داناوە بزانم بەسەریا تێبپەڕین باشترە چکە ستراکچەری چیرۆک و ئەوانە ینی بابەتەکەمان زۆر درێژە بێتەوە لەگەڵ گەشەی ژیان و چڕبوونەوە تێکچڕانی ئاڵۆزەکانی ژیان فیگەرەکان و تایپەکان زۆرتر بوون و گۆڕانکاری زۆریشان بەسەراتوە ئێستا دۆخی نووسینی سکرین پلەی وایە بە شێوەیە کە هەندێک پێیان وایە کە ئارکەتایپە تێکەڵبووەکان نزیک بووتەوە لە 350 جۆر ئەوتە خانوویەکی وەکو کارلان مس 99 جۆر فیگەر و ئارکەتایپی دیاری کردووە و بەنمونەوە لە فیلمەکان دەرێهێنەوە شی چەسپێنێ ئەڵێ ئەم 99 ئیتر گرنگە ئەبێ بیزانی ببورن دەنگم تەواو نییە وەگەڵێن ئێستا نووسەری سیناریۆ پێویستی بەناسینی لیستێکە لە 201 فیگەر ئارکەتایپ و ئەم بابەتە و لیستەکەش لە داهاتوە ئێمە لە هەوڵێن لە وەبسایتەکە خۆمان بڵاوی بکەین
بەڵام بێ سێود و هەموو سیناریستێک پێویستی بەوە هەیە وەک ناوی خۆی 4 ئارکەتایپە سەرەکی و 12 ئارکەتایپە بنەڕەتێکە کە بە فیگەر ئارکەتایپ ناسراون ئەبێ لەبەری بێ سیناریست و دەرێنەر ڕێک وەکو جەدۆلی زەرب ئەبێ ئەمەی لەبەر. ئێستا با بزانین ئەو 12 جۆرە چین. یۆنگ سەلمانی کە 4 وتمان 4 ئارکەتایپی سەرەکیەوە تێکەڵاون لەگەڵ 12 فیگەر ئارکەتایپ. یەکەم پاڵەوان، دووهەم هونەرمەند خوڵقێنەر، سێهەم فەرمانڕەوا حاکم مدیر، چوارهەم بێتاوان مرۆڤی پاک مرۆڤی ئاسایی، پێنجەم گەڕیدە نائارام، شەشەم یاخیبوو هەڵگەڕاوە دەرچوو لە یاسا، حوتەم حەکیم مامۆستا ڕاهێنەر ڕێنیشاندەر، هەشتەم جادوگەر هەڵخەڵەتێنەر فریودەر، نۆیەم گاڵتەجار سەڵەپستر، دەهەم هەموو پیاوێک هەموو مرۆڤێکی ئاسایی ژنێک پیاوێک مرۆڤی ئاسایی، یانزەهەم خۆشەویست قبوڵکراو پەسەندکراو، دوانزە چاودێری کرد سەرپەرشتیار وەکو دایک باوک دایان لەو چەشنە. کامبڵ لەبەر هەمە گرنگەکەی پاڵەوانی هەزار ڕووە کە سوودی لە وتمان لە جیمس فرێزەر و کارۆلین وەرگرتووە، هەشت جۆر ئارکەتایپی تەقانەوە. ئێستا هەر فیلمێک لە هۆلیوود ببینی ئەم هەشت جۆرەی کرد کە دوای باسیەکەی. یۆنگ پرسیارەکە هەر یەک لەم 12 ئارکەتایپەیە بە دوای چی ئاگەڕێ؟ هەر یەکێ لەمان. من وازانم باسەکەم زۆر درێژە ناتوانم هەر 12ەکەی باسکەم، هەوڵێم بە کورتی 6 جۆریان باسکەم. ببورنەوە مناڵەکە نێنات چۆ با باسی پاڵەوان بکەین. پاڵەوان دروشمی چییە؟ دروشمی پاڵەوانڵێ لەکوێ ئیرادەیەک هەبێت ڕێگایەک هەیە. ئارەزووی سەرەکی پاڵەوان چییە؟ سەلماندنی بەهای مرۆڤ لە ڕێگەی کردەوەی بوێرانە. ئامانجی چییە؟ شارەزایی شارەزایانە بە شێوەیەک کە جیهان باشترکە. گەورەترین ترسی پاڵەوان چییە؟ لاوازی بەمریشک بوون. پاڵەوان ئەمە ترسەکەیەتی. استراتیژی پاڵەوان چییە؟ تا ئەتوانی بەهێز و لێ هاتووبی. لاوازیەکەی خۆ بە زلزان هەمیشە پێویستی بە شەڕێکی ترە بۆ ململانە. بەهرەکانی چییە؟ لێ هاتی و بوێری هەیە، لێ هاتووی و بوێری هەیە. هەروە پاڵەوان بە جەنگاوەر ڕزگارکەر، پاڵەوانە سەرەکیەکان، سەرباز، ئەژدی هاکوژ، براوە یاریەکان، ڕۆناڵدۆ، ئەم جۆرە کەسانە بە پاڵەوانە ناسرێن. چاودێر، با بزانین چاودێر چییە؟ 6 نمونە لەو 12 نمونەیە باسەکەین بە کورتی. دروشمی چاودێر بەرپرسیار دایک باوک دروشمەکەی چییە؟ ئەم کەسێک کە ئەم ئارکەتایپەی کە وەکو چاودێر ناسێنرا وەکو بەرپرسیار ناسێنراوە. دروشمی ئەڵێ دراوسێکت وەکو خۆت خۆش بێ. ئارەزووی چییە؟ پاراستن و گرنگیدان بە کەسانی تر بە تایبەت کەسە نزیکەکان. ئامانجی چیە؟ یارمەتی کەسانی تر، ئامانجی یارمەتی خەڵکی تر بە ئەو کەسایەتی کە وەکو دایک وەکو باوک وەکو سەرپەرشتیار. گەورەترین ترسی چییە؟ خۆپەرست و بێمنەتیە. مناڵێک لەناو ماڵەکە زۆر خۆپەرستەڵە ئەشکێنێتەوە سەرزەنشتیەکە، ئەو مەکە ئەوە نابێت ئەو خۆپەرستی، ئەوە کەسایەتی چاودێرەکە بەرپرسیارە. استراتیژی چیە؟ ئەنجامدانی شتەکان بۆ کەسانی تر شیاو بێت. لاوازەکانی چیە؟ لە ناوچوون و ئیستیغلالکردن. ئەو کاتە هەست بە لاوازێکە کە هەست بکە لە ناوچێکە ئیستیغلالەکرێ. بەهرەکانی چییە؟ بەبەزەییە بەخشندێ. هەروە چاودێر بە کەسی بەرپرسیار، کەسی پیرۆزکراو، خۆبەخش، دایک باوک یارمەتیدەر و پشتیوان ناسراوە. ینی تقریبا توانین وەسفیکردن وەکو جۆرەکانی ڕۆح. ئارکەتایپی یاخیبووەکە، با بزانین یاخیبووەکە چییە؟ دروشمی یاخیبوو یاساکان بۆ شکاندن دروست دەکرێت. ڕێک ئەمە پێچەوانەی حاکمە. دروشمەکەی وڵێ یاساکان بۆ شکاندن دروست دەکرێت. ئارەزووی ناوەوەی شاراوەی چییە؟ تۆڵەکردنەوە یان شۆڕشکردن. ئامانجی چیە؟ هەڵوەشاندنەوەی ئەوەی کار ناکات. ئەڵەم شتە کار ناکات بێ هەڵی بەشینە. گەورەترین ترسی چییە؟ بێدەسەڵات بێ یان بێکاریگەر بێت. استراتیژی چییە؟ تێکدان لە ناوبردن یان شۆکردن.
لاوازی چیە پەڕینەوە بۆ لایەنی تاریک ئەم جۆرە کەسایەتیانە با نمونەیەکی کوردی بێنەوە کە پێشمەرگە بوون لە دەرەوە هاتنەوە بوونەوە بە خەڵکی خراپ لە شار چکە زوو ئەپەڕنەوە بۆ کەسایەتی تاوانکار پەلەیانە هەڵپەیان ینی تحملیان کەمە چکاڵی یاساکان بۆ شکاندنە ئەوەی کار ناکە بیگۆڕە حەزی لە تۆڵەکردن حەزی لە شۆڕشە خودێکی هینە تاکێکی ئاوهایان ئارکێتایپێکی ئەوە هینەکەیت هەروەها بەو کەسانەژە ناسرێت کە لە دەرەوەی یاسان یاخیبوون شۆڕژێڕن مرۆڤی کێوین مرۆڤی نەگونجاون یان ئایکۆن کوژن خەتەرترین شتیان ئەو هینەیە ئەو لایەنە تاریکیە کە زوو ئەپەڕنەوە بۆ لایەنی تاریک زوو هەڵەگەڕێتەوە هەرکە تایپێکی ترمان خۆشەویستە قبوڵ کراوە خۆشەویست چیە دروشمی چییە ئەڵێ تۆ تاکە کەسی ئارەزۆ ناوەکیەکانی چییە ئینتیما و ئەزمون ئامانجی لە پەیوەندیا بوون لەگەڵ کەس و کارەکەی لەگەڵ هاوڕێکانی لەگەڵ دەوروبەرەکەی کە خۆشیانەوێ ئامانجیەوە گەورەترین ترسی چییە گەورەترین ترسی ئەوەیە کە تەنیا بێت تەنیا بکەوێت ببێ بە یعنی نەخوازراو بێ نەویستراو بێ ببێ بە گوڵێکی دیوار استراتیژی حەزەکە زیاتر و زیاتر لە ڕووی جستەی و سۆزداریەوە سەرنج ڕاکێش بێت استراتیژی ئەم کەسایەتیە خۆشەویستە کەسایەتی خۆشەویست قبولکراوە ئارکەتایپ لاوازیەکانی چییە ئارەزوی ئاراستەکراوی دەرەوە بۆ دڵخۆشکردنی ئەوەندێکە کە مەترسی لە دەستدانی ناسنامەی خۆیان لەسەر لاوازیەکی هەیە کە ترسێت کەسانی تر ناسنامەی خۆیان لە دەست بەن ئەچێت خزمەتیانە کە هەوڵەیە دڵیان خۆشکە بە هەرەی چییە بە سۆزە سوپاسگوزارە پێزانە ینی بە شتەکان ئەزانێ ئەو پابند بووە هەروەها خۆشەویست بە هاوبەش هاوڕێ کەسێک کە ئینتیمای هەیە ئینتیمیە ئارەزومەندە هەستیارە و بۆ هاوسەری باشە و بۆ تیم دروستکەرە ینی ئەتوانێت تیمەکە بەیەکەوە بگونجێنێ ئەمە ئارکەتایپی خۆشەویستە بچینە سەر ئارکەتایپێکی تر کە با بڵێن ئەوەی کە بە خوڵقێنەر هونەرمەند ناسراوە دروشمی خوڵقێنەر چییە ئەگەر بتوانی بخیتە بەرچاوت ئەتوانرێ ئەنجام بدرێت ئارەزۆ سەرچیەکانی چیە دروستکردنی شتگەلێک کە بەهای بەردەوامیان هەیە بەهای درێژیان ئامانجی چیە بە دیدهێنانی دیدگایەکی هەیە و ئەو دیدگایە بەدەست بێن گەورەترین ترسی چییە گەورەترین ترسی ئەوەیە کە مامناوەند ببینرێ یان لە خوارەوە ببینرێ یا هەست بە فەوتان بکات استراتیژی چیە پەرەپێدانی کۆنتڕۆلی هونەری و لێهاتووی ئەرکی چیە دروستکردنی کللتور دەربڕینی دیدگای تایبەتی خۆی لاوازیەکانی چیە لاوازیەکانی ئەوەیە کە بێ بە تەواوکە یان چارەسەر بدۆزێتەوە بۆ شتەکە ئیترەوە هەست بە لاوازیەکە کە ئەو بێ بە تەواوکە ئەوەیە خۆی بێ ئەوێ دیدگاکەی خۆی بێ بەهرەکانی چییە خەیاڵی فراوانە داهێنانەکە ئەم کەسایەتێ بە هونەرمەند داهێنەر مۆسیقاژان زۆر جار نووسەر ئەو کەسانی خەونی گەوریان هەیە جۆرەکانی خود باچینە سەر جادوگەر کە لە فیلمە زۆر بەکارێ لە چیرۆکانە لە ڕۆمانە بەکارێ دروشمی جادوگەر چییە من وا لە شتەکانەکەم کە ئاوها بن خۆی ئاراستەیەکە من وای لێکم کە ئاوها بن ئارەزووی ناوەکی چیە تێگەیشتن لە یاسا بنەڕەتیەکانی گردوون ئەوێ لێ تێ بگە ئامانجی چییە بەدیهێنانی خەونەکە خەونی تایبەتی هەیە و ئەوێ لێی تێ بگە و ئەوێ ئاراستی بکە چۆن ئەو بۆ شوەی کە خۆی هەیە گەورەترین ترسی چییە دەرەنجامەنەرەکان نەخوازراو بن دەرەنجامەکان نەخوازراو بن استراتیژی چیە پەرەپێدانی دیدگایەک و بەپێی ئەو دیدگایە بژی جا ئەو دیدگایە زۆر جار خراپە زۆر جار ئەم جادوگەرانە خۆپەرستە دیدگاکانیان زۆر جار ترس ناکە خراپ بەهرەکانی چیە دۆزینەوەی چارەسەر و بردنەوەی برنەوە ئەوێ دووجار بیباتەوە یەکیان خۆی پلانی دانەوە دووەمیشەوە ئامانجی کە خۆی هەیە سحرباز دیدەوان کاتالیست داهێنەر سەرکردەی کاریزماتیک کەسی شادومان چارەسەرکەر ئەمانەش تقریبەن ئەچنە و خانێ و هەندێک جا ئەوانەی پیانڵێن پزیک چارەسەری دەرونی چارەسەری ببوونە چارەسەری سروشتیەکەن ئەوانەی
دەرمانی جا دەرمان وشتانە بکە هەندێک جارسنە ناو ئەو خانەیە ئەو فیگەریان تایە ئەو جۆرە کەسانە ئەو جۆرێک لە جادوو لەکە کە قسەیان لەگەڵەکەی. ئێستا بچینە سەر کارکتەرێ ئارکەتایپێکی تر کە حاکمە. حاکم واتە دادوەر، یعنی ئەو کەسەی بەرپرسیارەتی لە سوێ. دروشمی دادوەر چییە؟ حاکم چییە؟ دەسەڵات هەموو شتێک نییە تاکەشتە. ئارەزوو سەرچیەکانی چییە؟ کۆنتڕۆڵکردن. ئارەزوی سەرچیەوە کە کۆنتڕۆڵی شتەکان. ئامانجی دروستکردنی خێزانی نەریتی یان کۆمەلگایەکی ئاوەدان و سەرکەوتووە. استراتیژی چییە؟ بەکارهێنانی دەسەڵات، ڕێی دەسەڵات و مشتێکە. گەورەترین ترسی ئاژاوە و ڕووخاندن و تێکدان. ئەم ئارکەتایپە. لاوازیەکانی چییە؟ پاوان خواز بوون، نەتوانین یان ڕاستپاردە بکات، شتەکان ڕابسپێری خەڵکی تر بیکە، خۆی نەتوانێت بڕیار. بەهرەی چییە؟ بەرپرسیارە، بەرپرسیارەتی هەڵەگرێ و سەرکردایەتیەکات. ئەم ئیگۆیە لەگەڵ ئیگۆی یاخی بۆکە زۆر پێچەوان، زۆر دژی یەکە. ئەبۆ سیناریستەکان زۆر گرنگە. هەروەها حاکم بەم ناوسیفەتانەش ناسراوە وەکو سەرۆک، سەرکردە، ئەرستۆکرات، پاشا، شاژن، سیاسەتمەدار، کەسی نمونەیی، بەڕێوەبەری سەرکەوتوو لەو سەر بەمبینە ئارکەتایپ. لێرە ئەتوانین بڵێن بە زۆر کاتە پێناگرین بڕێک ئارکەتایپ سروشتی پێکاتی خۆمان ناسیتەوەزانام دەرگایەکە کرێتەوە تا بچینە نێو داڕشتەی کارکتەری دروست بۆ سیناریۆ چیرۆک و فیلمەکە کە پاڵەوان یان کارکتەری سەرەکی چیرۆک و فیلم. لێرە پێویستمان بە ئەوە بێ کە بازنێک دروستکەین و گەشتێک بە نێوان بازنەیە بکەین کە توانیمان ئەم بازنەیە دروستکەین و گەشتێکی دروست بکەین بێگومان ئەگەین بەکوێ؟ ئەگەین بۆی کاتێک ئەم ئارکەتایپانە بە باشی بەکارەهێنرێت لە ئەنجامە کارکتەر و کەوانەی کارکتەرەکان کە دواستتر باسی کەوانی کارکتەرەکەی کە زۆر گرنگە دروستە بن کە هەست بە ئاشنابوون و نوێگەریەکەی. بەڵام کاتێک زۆر بەکارهێنرێت یان بە شێوەی خراپ بەکارهێن بنە کارکتەری ستۆک بێکەڵ دژەدەق و بێکاریگەر بەگۆی لە فیلمی هیندیایی بینە هەرە سەرتاوە زانین چیە ڕۆە ئەوە بەهۆی زۆر بەکارهێنرێ یان خراپ بەکارهێنرێت. ئەم شێوە با بڵێن سەرنجامی چیرۆکێکی مردووی بێسوودە جێڕێتەوە. چیرۆکی باش واتە درامای تێدا. درامایانی چی؟ دراما واتە ململانێ. ململانێ چی؟ ئەمەش کورت و پوخت لە نیەت و ینی لە مەبەست و بەربەست تاقەتی سەکرێت. پاڵەوانێک کە تەیە مەبەستێکی هەیە و بەربەستێکی هەیە. و ئێستا بچمە سەر ئەو دایەگرامە نازم کا سەرکەوت دایەگرامەکە لەلایەوەی کە دروستم کردووە. کا خالید نازانم بۆ چۆن نردوتە بۆم نایبین ئەمن لە واتساپەکە بۆم نردیت. نا ئاگادار من نەکردبووە ژینا دامەگرت بزانم ناوتە هەر نووسیمە هەر لە واتساپەکە هەیە نووسیمە دایەگرام گەشتی پاڵەوان PDF. بەڵێ بزانم ئەتوانم ئێستا تۆ لینکەکەت بۆ نردوم لەسەر و لینکی فیلم سازانی یوتوبەکەەوە ئەلەوێ یوتوبەوە نییە؟ نا هەر هینە کە PDF تۆ بەردەوام بە من ئێستا بێ بچمە سەر بەڵێ بێ بچمە سەر لە ناو کۆمپیوتەرەکەمە بێ بچمە سەر وەساپ و پرۆسە هەیە تا داخل یەکەم. باشە بەس ناتوان هینەکەی خۆم شێرکەم شاشەکەی خۆم شێرکەم بۆی خەڵک بیبینێ. بزانم ئێستا من بۆ تەکەم بزانم چونکە بێ لای خۆم لە کۆمپیوتەرەکەمە وەساپ بکەمەوە بێت تەلەفۆنەکەم ئاگادار بێت ئێتر تۆزێ پرۆسەیەکی زۆری پێچێت بەردەوام بە من ئێستا خۆم ئەگە لە بەرچاوی بینەرانە بووە ئاسانتر کە بیبینە. گەشتی پاڵەوان وەکو گەشتی ژیان وایە وەکەوەی کە لەدایکە بین ئەگەینە قۆناغی مڕایقی دواترە چینەوە قۆناغی 6 ساڵی ترەگەڕێنەوە بەرەو مرد. گەشتی پاڵەوان بازنەیەکی داخراوە لە دوو جیان پێکاتوە. جیانی سەرەوە کە ئەکتی یەکەم و ئەکتی سێمە ئەوە گەبێ بێ وێنەکە لە بەرچاوی خەڵکا بێ. ئەوە پێوترێت جیهانی ئاسایی جیهانی ناسراو. بەشی خوارەوەی کە ئەکتی دووهەمە
کە درێژەکەی ئەوەی لە سێکتی شارەزابێ جیهانێکی نەناسراوە. دیارم باسە بۆ هەموو ئەکتەرێکی سەرەکی بۆ لە فیلم و درامە گرنگە، بۆ سیناریستەکان، بۆ درێنەرەکان، بۆ وێنەگر و مۆنتێرەکان. بازنەکەمان پێگێت لە سێ بەشی سەرەکی: initiation, separation or return، واتە دەستپێکردن، جیابوونەوە، گەڕانەوە. کە ئەم بازنەیە بازنەی گەشتی پاڵەوان پێ separation, initiation, return لە نێو دوو جیای ناسراوە. دوو پڵاتی سەرەکیمانەیە. پڵاتی یەکەم کە بەکارە کردەوە ناسراوە ئەو پێوترێ point of no return، PP1 point of no return، خاڵی نەگەڕانەوە. شتێک ڕوویە ئیتر کارەکتەری ئەسڵی ناتوانێت بگەڕێتەوە جیهانەکەی پێشتر، تەحویل دەبێت بۆ جیهانەکەی تر. لێرە طبعاً لە هەموو فیلمێکی شاوایە لێرە کۆمپۆزەری شارەزا ئازانێت ئیتر مۆسیقای فیلمیش لێرە گۆڕێت. پڵاتی دووەممان لە کۆتایی ئەکتی دووەم و سەرەتای ئەکتی سێمە کە گەڕانەوەیە. لێرەش پڵاتی دووەم کە پێوترێت lowest point، خاڵی لاوازی ناومێدی گەورە، ئەوە پڵاتی دووەم. دیارە دوو پڵاتە کار و کاردانێ. چۆن سیناریۆکی باش لە هۆلیوود قبوڵە کرێت؟ ئێمە زۆر جار بیستماناڵێن ئەوە هەزاران سیناریۆ فرادرا تەنەکی خۆڵە. چۆن سیناریۆکی باش لە هۆلیوود قبوڵە کرێەوە؟ بەڵێ ئەوە گەشتی پاڵەوانە باسمان کرد، زۆر گرنگە لە بەرچاوی خەڵکابێەوە. من ئینگلیزیەکەم تەرجەمەی کردووە و دامڕشتۆتەوە. ئەوە ئەم باسەی کە ئێستا باسیەکەین بە نامیلکە بڵاوم کردووە ئێستا لە کوردستانەیە، بەداخەوە هێشتا بەدەست خۆم نەگەیشتووە. چۆن سیناریۆکی باش لە هۆلیوودا قبوڵە کرێ $100 ملیۆن تیا سەرفە کرد لەسەر چ بنەمایەکە؟ بێگومان سەرەکیترین بنەما گەشتی پاڵەوان. با بزانین چۆن. ئەمە بیستمانە ساڵان ئەڵێن 1000 سیناریۆ چێ بۆ کۆمپانیاکانی هۆلیوود. هەر لە سەرەتاوە 750 فڕێیە. دواتر 10-15 لاپەڕێ خوێن 950 تری فڕێیە، یا یان بە هینەوە بە تێبینی و نێرنەوە بۆ نووسەرەکان، بە کۆمەڵێک تێبینی و نێرنەوە بۆ نووسەرەکان یان بۆ دەستگاکان و بۆ کۆمپانیا. با بزانین ئەمە چۆنەکرێت. ئەوان ئەزانن تۆ لە خاڵی ئینسایتین ئینسیدنت لە دقیقەی 10 تا 15 ئینسایتین ئینسیدنت ڕووداوی هاندەر ئەبێ بدۆزنەوە، بێ گەشتی پاڵەوان ببینن تیان. بێگومان تەوانا گەشتی ئێستا من باسێکم ساچمە ناوی باسێکم بە وردیم 12 قۆناغە. هەر لە قۆناغی یەکەمە ئەزانن تۆ گەشتت هەیە یان نا، چونکە گەشت چییە؟ پاڵەوانەکات خاتە ڕووداوێک پاڵەوانەکە لە ژیانی ئاسایی دەرەهێنێت وەیباتە ژیانێکی ترەوە. ئەمە دۆخێکی درامیمان بۆ دروستەکە، پڕ لە من ملانەیە درامە، وەلە سەرنجام بە چیرۆکێک یەینە دەرەوە کە زانست و هۆشیاری و چێژی لێوەرەبی. ئەوان لە سەرەتاوە ئەزانن لە لاپەڕی یەکەمە ئەزانن، حتا هەنێکیان ئەوەندە باز بوون وەکو ڤۆگلەر هەندێک سیناریۆ 3 لاپەڕێمە خوێن دۆ فڕێمە. هەلت لە لاپەڕی یەکەمە مەرجێ، لاپەڕی دووەم و سێمە مەرجێ، کۆمەڵی مەرجێ کە دواتر باسێکین 120 لاپەڕەی سیناریۆی فیلمی 2 سەعاتی 120 لاپەڕە 120 جۆر مەرجی تایبەتی خۆی هەیە لێرە بە تایبەت لە هۆڵ. بەئێستا بزانین ئەو ئارکەتایپانە چییە کە گرنگە بۆ ئێمە وەکو سینارست وەکو دەرێنەر. بۆی تۆ سیناریۆیەکی دروست بنووسی پێویستە هەر سینارستێک 52 جۆر ئارکەتایپ و دەرێنەریش 32 جۆر ئارکەتایپ بناسێت. ئەمانەش هەمووی ئەتوانین لە گوگڵ بیدۆزیتەوە یان لەم کتێبە گرنگانە.
ئێرە دوایین دواتر باسی کەنەکە فرسەت بوو. بەڵام هەردووکیان ئەم دوو کەسە دەرێنەر و سینارد وە کە ئەوانەی بە هیوان ببنە کارکتەری سەرەکی فیلم جا پاڵەوان بنیان دژە پاڵان 512 جۆرە وەکو ناوی خۆیان لە بەریان بێت. پێشتر وتمان هەموو چیرۆکێک پاڵەوانێکی هەموو پاڵەوانێک گەشتێکیە بۆ گەیشتن بە ئامانجێ لە ڕێم گەشتە ڕێگریەکە ڕێنمایی 12 هەنگاو بۆ گەشتی پاڵەوان دەتوانێت یارمەتی با بۆ جێڕانەوەی چیرۆکێک بە شێوەیەکی دروست و سەرنجڕاکێت. گەشتی پاڵەوان نەخشێکی جێڕانەیەکە زۆزی بکان بڵ لە کتێبی پاڵەوانی هەزار ڕوو ئەوەی کە باسمان کرد دەستنیشانی کرد بەم شێوەیە ئەمە شێوازێکی با بڵێن سەرکێشی و گۆڕانکاری کرد شێوازێکی گشتگیرە کە هەموو جۆرەکانی نەریتی ئەفسانەی لە سەرانسەری جیهانە لە خۆیەگرێت. ئەم پاڵەوان نەریتە ئەفسانەکان لە خۆیەگرێ پێی بزانانی یا پێی نەزانانی. ڤۆگلر لە کتێبی گەشتی نووسەرانە ئەم نەخشەی ئاسانتر کردووە لە 32 ڕینەکەوە ینی دوور درێژەوەی جۆزێف کامبڵ ئاوێت تۆ 5-6 کتێب بخوێنیتەوە. من تەمەەن دوو دەستم وەرگرتووە بوو ئەمە 2-4 مانگی یەکیان لەسەر بنەمای پاڵەوانی هەزار ڕوو دواترش لە پسەر گەشتی نووسەر و گەشتی پاڵەوان و گەشتی نووسەر. گەشتی پاڵەوانیش لەلایەن کاک سەلاحەوە تەرجمە کراوە خۆشبەختانە ئێستا لە دەستگای سەردەم. تەکلیفم لە کاک سەلاح کردووە کە گەشتی نووسەر تەرجمەکە پێم وایە خوێندوێتەوە نازانم بڕیاریەوە بیکاتیان نەیوادارم کە ئەو کتێبە تەرجمە بکرێت زۆر گرنگ. ئەو داڕشتەی کە ڤۆگلر دایڕشتووە ناوی گەشتی کەوانەیی ئەوەی کە ئێستا لە بەرچاومانە ئەوە گەشتی کەوانەیی. گەشتی پاڵەوان لە فۆرمی بنەڕەتی خۆیان بە دوای ئەو ئارکەتایپە ئاگەڕێت کە پێی وترێ پاڵەوان لە گەشتەکەدا بۆ بەدەستهێنانی کردەوەی گەورە. هەموو خاڵە جیاوازەکانی گەشتەکە ئەوەیە کە بازنەیەک دروست بکە. بابزانین ئەم بازنەیە چی؟ وتمان گەشتەکە بەسەر 3 قۆناغەدا بەشەکرێت. سەپەرێشن، ئینیشیشن، ڕیتێرن واتە جابوونەوە، چوونە ناو دەستپێکردن، گەڕانەوە. ئەمەش لە 12 سەکۆیە دابەشەکرێن وەکەوەی کە نەخشەکە هەیە لە بەرچاوت کە زووی دەتوانین بۆی بنێری. زۆر گرنگە لە بنیاتی گەشتی پاڵەوانە مرۆڤی باڵا بنیادنێ. مرۆڤی باڵا گەشتبینە ئامانجی هەیە بۆی تێکۆشێ. هەر لێرەوەی تر دەتوانین مرۆڤسازی بکەین. ئێستا با بچینە ناو ئەم 12 سەکۆیەی گەشتی پاڵەوان. ببورە من هەندێک نامەم بۆیە دەبێت قۆناغی یەکەمان کە کە ینی دەستپێکردنە پێکاتۆ لە جیهانی ئاسایی بانگەواز بۆ گەشت سەرکێشی ڕەتکردنەوەی بانگەواز دواتر کۆبوونەوە لەگەڵ ڕاهێنە. ئەمە بەدەستپێک ناسراوە لەو ئەو شێوازەی کە ستفێڵ باسێکە ئەبێ باکتی یەکەم. هەری یەک لەم 12 هەنگاوە یاخود ئەم 12 سەکۆیە تۆنێکی تایبەتی چیرۆکەکە لە خۆگرێت. ئەگەر کاتی شەو وەتوانین نمونە بینەوە بۆ هەریەکی لەمە. ئەگەر نایمە بابەتەکە لەسەر وەبسایتەکە خۆماندارنی توان دەوێ ببین. سەکۆی یەکەم چیە؟ پێوترێت جیهانی ئاسایی. جیهانی ئاسایی یەکەم هەنگاوی گەشتی پاڵەوان شانسی تۆیە بۆ ئاشناکردنی خوێنەر یاخود بینەرەکەت بەو جیهانە ناسراوەی کە چیرۆکەکەت تایە ڕووە. ئەمە واتای ئەوەدات بە خوێنەر کە جیهانەکەت باوەڕ پێکراوە. بەمانایەکی تر پێویستە کات و شوێن ڕوون بێت. ئەگەر نا پێویستە تیۆریەکەت ڕوون بێت. بەمانایەکی تر ینی پێویستە زانیاری ورد بدەی لەسەر باگراوەندی کارەکتەرەکەت و سەرەتای چیرۆکەکەت ڕوون بێت. ئەمە واتە پێدانی ئەو شتانی کە پێویستە بیزانین بۆ ئەوەی جیهانەکە مانادار بێت.
بینار خوێنەر بزانێم لە چی لەکوێ کە پێوترێت کە ئەم جیهانە پێوترێت بە ڕوونکردنەوە ناسراوە ئەگەر چیرۆکەکە لە واقعەیەکی زۆر هاوشێوی وەک واقعی خۆمان بێ ڕەنگە پێویستە بۆ زۆر ماندووبوون نەبێت بەڵام ئەگەر سحر و درەندە و شتی ئەفسانەیی و یا گەشتکردنی زانستی بۆ داهاتوو بێ بێگومانەوە ماندووبوونی زیاتری پێویستە دراسی وردی پێویستە لە کاتێکا تۆ جیهانەکە دەناسێنی ئەتەوێت کارکتەری سەرەکی یان کارکتەرەکانت بناسێنی ئەبێ هۆکارێکیان بیتێ کە ئەو یان ئەوانیان خۆش بێت بۆ پەیوەندی لەگەڵ بگرێت لە کاتێکە پاڵەوان لە جیهانی ئاسایی خۆیان چۆتە نێو جیهانی یەکەمی ئەبێ بە دوای هەندێک شتەوە بی یاخۆ بە دوای هەندێک شتی جیاوازەوە بی بۆ بەدەستێنان لەم ڕێگەیەوە پێویستە خوێنەر یان بینەر لەگەڵ یەکەم ململانیەکانی ئاشنا ببێت و شوێن چیرۆک و ڕووداوەکان بکەێت بەمانایش در شوێن کارکتەری ئەسڵی پاڵەوان بکەوێت جیهان و کارکتەرەکە لە سەرەتا بە شێوەیەکی ینی وەکڵێ بە شێوەیەکی سەرنج ڕاکێش بناسێن بینەران لە سەرەتا هەنێشتر لێ قبوڵەکەن بەڵام ئەگەر وەکو ڕیپۆرتاژ بێ یاوەکو کتێبی مەکتەب بێوار زوو لە دەستیانی هەندێک تایبەتمەندی و شێوە شکڵ بە کارکتەرەکە کە چیەوێ خواستی چییە بە دوای چیەوە کەم و کوڕیەکانی چییە بەڵام هەموو شتێک پێویست نییە لێرە بەڵکو ئەوە بەسە کە خوێنەر بیاوێ لەگەڵ پاڵەوانەکە دانەبڕێ و لەگەڵی هاوسۆز بێ زۆر گرنگە کە هاوسۆز بێ لەگەڵ تێبینی ئەمە یەکەم هەنگاوە و پێویستە سەدی دەی تاکو 12 چیرۆکە لە خۆ بگرێت ئەلێرێتر بڕیان لەسەر توێن چیرۆکە بە کەڵگە یان بۆ تەنەکەی خۆڵ ئەوە دیار ئەم بەشە وردکردنەوەی زۆریە ینی بەتەنیا 2 ساعت 3 ساعتی تەنها بەشە ڕوونکەین ئێمە ئەمڕۆ بەگشتی هەموو سەکۆکان باسەکە سەکۆی دووەم چییە بانگەواز بۆ گەشت سەرکێشی هەنگاوی دووەم بانگەواز بۆ گەشت کە بە ڕووداوی هاندەر ناوەبرێت inciting incident ئەمە ڕووداوای کە پاڵەوانەکە لە جیهانی ئاسایی و ئەبات بۆ نێو جیهانی ئەو گەشتێک کە لە کۆتاییە بە کەسایەتیەکی گۆڕاوە یەتە دەرەوە ئەمە لە کاتێکە ئەگەر پاڵەوانەکە ڕزگاری ببێت لێرەوەیە هاوسەنگی پاڵەوان تێگەچێت ژیان لاسەنگە بێت ئەمە ئەو پەیامەیە ئەو بانگەوازێک کە باقی چیرۆکە بەڕێوە بێت ئەم ڕووداوە هەر بۆیە پێویستە هێندە وروژێنەر بێت کە خوێنەر بیاوێ بەردەوام بێت لە چیرۆکەکە و ئەمەش لە ژانرێکەوە بۆ ژانرێکی ترە گۆڕ بۆیە گرنگە مبالغەکان یان ئەو زیاد ڕێیانی تۆیکەی ئەنی واقعی بن باوەڕ پێکراون بۆ نمونە تۆ ئاڵێ بارانەکەەوە قورسەڵی بە مەشکەی کە نەخوارەوە پێویستە میتۆدی هەر ژانرێک بزانی کە تیایە نووسی زۆربەی پاڵەوانەکان بەرەنگاری ئەم بانگەوازە بنەوە پێویستە گرێ و زیاد ڕێویەکان لەم خاڵەیە زۆر ڕوون و باوەڕ پێکراو بن بۆ خوێنە بۆ بینەر من تەمەند بۆ بابەتەکە بۆ نیشانی بۆ نووسەریش لە زۆربەی چیرۆکەکانە ئەم ڕووداوە ئەم گرێ لە نێوان ژیان و مردنە کەسێکە کوژێ کەسی یەکەم شتێک ڕوئە کەسی نزیکی ژنەکەی کوڕەکەی کچەکەی باوکی کوژێ کەواتە بیرە نەچێت چیرۆکەکە پێویستی بە گەشەکردنی چڕ هەیە تا بەرەو لووتکە بڕوە ڕووداوێکمان هەیە ڕوویەوە و بێدرامی بێەوە بێ لەگەڵی بڕۆ و تا ئەبێ بەڵێن بین بەم ڕووداوە پەیوەستین تا کۆتایی چیرۆکەمان تا کۆتایی فیلمەکە کەواتە بانگەوازی کردداری پێویستە دراماتیک بێدرامی بێت ئیتر لێرە ڕووداوەکان بۆ پاڵەوانەکە بەرەو ئاراستەی ناخۆش و سەختەڕ ئەگەر وانەکەی ڕێک لێرە سیناریۆکە بۆ تەنەکەی خۆڵ سێم ڕەتکردنەوەی بانگەواز بۆ گەشت بۆ سەرکێشی بەگشتی زۆرنەی پاڵەوانەکان ئەم بانگەوازە ڕەتەکەنەوە بۆ نمونە کەسێکیان لێ کوژراوەڵێ دەیەوە حکومەت هەیە و دێوە یاسا هەیە بەگشتی پاڵەوانەکان ئەم بانگەوازە ڕەتەکەنە کە خۆیان بچنە ناوی ڕەنگە هەندێکیان بڕێک خۆیان بدنەوە بەڵام ئەگەر گرنگی بە چیرۆکە گرنگەکان بی ئەبینی کە زۆربەی پاڵەوانەکان خۆیان نادزنەوە لە سەرەتاوە ئەچنە ناو ململانێکەوە چونکە ببوورەوە ئەم بەشە تەواوکەم چونکە هیچ بژاردێکی تریان نی پێویستە شتێک ڕووبە بۆ ئەوەی پاڵەوانی ڕەتکەرەوە هیچ بژاردەیەکی نەبێت جگە لە قبولکردنی ئەو سەرکێشی و تەحەدایی کە ئەبێ ڕوبەڕووی ببێتەوە بۆ هەر ڕەتکردنەوەیەکیش
باشترە هەندێک ڕوودا و یان زانیاری و ئاگایی هەبێ تا گرێکان بەرز بکاتەوە و ئاستێکی سەختتر و پاڵەوان ناچار بێت کە پێویستە بە ناچاری ڕوبەڕووی تەحەداکە ببێتەوە. پاڵەوان لە کۆتایی ئەم بەشەدا خۆی خاتە سەر ڕێچکەی دامەزراندن و ئەچێتە سەر هەنگاوی یەکەمی گەشتی پاڵەوە. لێرەوە هەنگاوی یەکەم دەست پێ. هۆکارێکی باش بێ بە کارکتەرەکەت، هۆکارێکی گرنگ بە کارکتەرەکەت بۆ ڕەتکردنەوەی ڕۆیشتن. ئەوەی کەوتم کەسەکەی کوژراڵێ کاکەوە حکومەتەوە یاسا یان هۆکارێکی یان لێرە زۆر گرنگ هۆکارێکی زۆر گرنگتر بە کارەکە کە دوجار پاڵەوان ناچار بێت تێبینی زەڕێتی بانگوازە بکە تێبین زەڕێتەکە خۆی بچێتە ناو ململانێ و بە ناچاری بچێتە نێو گەشتەکەەوە. بەڵێ کاسەرکەوە من لە قۆناغی بەڵێ کا خالید مەبەستەکەم هین بوو بەس ویستم ئاگادار بکەمەوە لە کات یعنی ئەوە سەعات و چارەی جێکە ئێستا خۆت ئەگەر تەوەرەکەی خۆت پێت وایە باشتر تا چۆ بتانی ڕایگریت بیخینە بەشی دووەم بۆ بەشی سێم خۆت ئاگادار بیت چونکە بابەتەکەتەوە نییە برادران بە دیاریەوە دانیشتوون زۆر لەزەتی لێبینن چێژی لێبینن ئینجا بۆکو بۆ چوونی من لێ مەقرتێنە بەڵام ئەگەرەزانیت ئەتوانی لەویان ڕایگریت بۆ بەشێکی کە دای بنین لە خزمەتین. ئێمە ناتوانین چکە من پێشێکیەکەم بۆم گەشتە 12 قۆناغە 12 سەکۆیە باسکرەوە پێشێکی ئارکەتایپ و یۆن و ئیگۆ و ناساندنی دەروون و مێژووی کۆنی ئەفسانەکانەوەم بۆ بە کورتی باسم کرد ئەتوانین وانە بڵێنەوە بە تایبەت بۆ ئەفسانەکان بەجیا 6 ساعت 7 ساعت یا بۆتان تۆمارکەم ساعت یان لەسەر مەسلەی یۆن ئەتوانین 3-4 ساعت تۆمارکەین بەجیا ورتر. بەڵام ئەمە ئێستا بێت تەواوی کەین 12 قۆناغەکە هەندێک وردەکاریە تەسەورەکەم لە 20 دقیقە 25 دقیقەی ترا تەواو بێت. من کێشەم نییە بەڵام چونکە برادرانش پرسیاریان داناوە پرسیاریانەیە بۆ چوونیانەیە خۆشە هی ئەوانش بخێنەوە بەس بۆیە نایخێنمەوە بۆەوەی تۆ نەبڕم بۆیە خۆم بۆی تۆ نەبڕم منم 12 قۆناغەکە تەواوکەم هەوڵێم بە کورتی و بە خێرایی ئەمە تاواکەم منە بە کورتینا بە قوربانە منەمە بە تێلی بێ با سوودی لێ ببینی هەر سەکۆیەکی پێویستی بە 3-4 ساعت قسەکردن هەریکە لەو ینی بەبەستمەوە من ئەمڕۆ ئەو باسەکەم بەڵام ئەتوانین دواتر ئەو سێ جیهانە بە جەلەسەی تر بکەین دواتر سەکۆکان یان ئەگەر خەڵک حەزی کرد بە گروپی ئەوانەی سینارست و دەرێنەرە لە حەز بکەنەوەش ڕێگایەکی ترە. خۆت ئێستا ئەم شەو بزانە چۆن یەکەیت لەکوێ ڕایگریت بۆی بیکەینە بەشی دووەم ئەویان بەشی دووەم و سێم و چوارەم ئەویان لای خۆتە تەسەورەکەم لە 20 دقیقە ئێستا ساعت و 8 دقیقە تەسەورەکەم لە 20 دقیقەی ترا بتوانین ئەمە تەواو بکەین. باشە فەرموو بچینە قۆناغی چوارەم چاوپێکەوتن لەگەڵ حەکیم لەگەڵ دانا ڕێنیشاندن لەم خاڵەی چیرۆکەکە پاڵەوان وەکو ئەوەی کە وەڵامی بانگەوازەکەی یاوەتە وەڵامی داواکاریەکەی یاوەتەوە وەڵامی گەشتەکەی یاوەتەوە بەڵام نائارامی هەیە یعنی نائارامێکی هەیە قەلەقا چۆن بچێتە ناو ئەو دۆخەوە زۆر بڕوای بخۆینی هێشتا ئەو لێ هاتی و زانیاریانەی نییە کە بەرامبەر تەحەدایەکی لەو چەشنە ڕوبەڕوو ببێتەوە. بۆ نمونە برایەکی کوژراوە کەسەکە برایەکی کوژراوە یان ئەگەر ڕێ بە دوای کوشتنی سەرەداوەکانی کاوەگەرمیانی سەردەشت عوسمان یان بابەتێکی گرنگ هەڵباتەوە دزینینە و نازام چی ینی هەستەکە هێشتا ینی ئەو زانیاری و لێهاتووی نییە کە بتوانێت بە تەنها ڕوبەڕووی ڕێک لێرایە ڕاهێنە حەکیم ئەوەی کە باسمان کرد ئارکەتایپەکە یەتە ناو ڕاهێنە یارمەتی پاڵەوانەدا بۆ بەدەستێنانی ئەو متمانەی پێویستە بۆ بەردەوامبوون لە گەشتەکە ئەم گەشتە ئەمەش بە زۆری بە شێوەیەکی فرەلایەن دابینەکرێت هەنێک جار بە کردەیی هەنێک جاریش بە زانیاری یا بە حاڵە بە شتی دەرونی بە شێوەی دەرونی زۆربەی کار ڕێنیشاندەر هاوکات خۆشەویستیەکی قوڵ دابینەکە بۆ پاڵەوانەکەی
و هەوڵەیە بە پاڵنانێکی قورس بخاتە بەردەم دۆخی ڕاستەقینی واقع بخاتە ناو واقعەکەەوە. لەگەڵەوەی زۆربەی کادڕێنیشاندەرەکان حەکیمەکان ئەوانیش مرۆڤن، بەڵام هەوڵیان زانیاری بەخش و پشتیوان بن بە شێوەی ئەنێک جار زانیاریەکان بە شێوەی نەخشەیەەکە یان ڕێگایەک ڕۆشنەکاتەوە یان گۆچانێکە شتێکی جادوویە مستیلەیەکی یا بە پاڵەوانەکە یان لە سەردەمی مۆدرنە چەکێکی هەیە تێ کتێبێکی هەیە تێ پارەی هەیە تێ زانیاری هەیە تێ لە دەستگایەکە زانیاری هەیە تێ ئیتر ئەو شتەی کە پاڵەوان پێویستێتی بۆ چێتە سەر ڕێچکە ئەسڵیەکە لێرە حەکیم ڕێنیشاندەر ئەیباتە پێشەوە. ئەوەی گرنگە لێرە ئەوەیە ئەوە ڕوون بکەرەوە یان واتە نیشانی بە کە پاڵەوان بێ پشتیوانی ڕێنیشاندەر تەختی زەویە بێ ئەکەوێت و ناتوانێت بە تەنها بەردەوام بێت. بەمانایەکی تر گرنگی ڕێنیشاندەر پشتیوان بەڕوونی دەربخە ئەوێ بەڕوونی دەری بخەین بۆچی ئەم بکە کەسە گرنگ. ئەم دۆخەی پاڵەوان بە پشتیوانی ڕێنیشاندەر پێویستە لە کۆتاییە بێتە هۆی ئاشکراکردنێ بۆ پێویستە پاڵەوان ئەوە نیشان بدات ئیدی بە شوێن چ ئامانجێکەوە. ئیتر لێرە کە ئامانجەکە ڕوو نەبێتەوە چی پێویستە یاخود چیانێت یان لانی کەم ئەوەی پێویستیانە بۆ ڕوبەڕوونەوەی دژە پاڵەوان یان بەرەنگاربوونەوە ململانێ گەورەکە. لێرە وتمان پڵاتی یەکەم دروستەوێ کە با چینە سەر کورت قسە بکەم چینە سەر سەکۆی پێنجەم کە پێوترێ بەزاندنی ئاست. هەنگاوی پێنجەمی پاڵەوان زۆربەی کات پێوترێ خاڵی نەگەڕانەوە لە کاتێکدا پاڵەوان لە پشتیوانی کەرەکەیەوە فێر بوو متمانەی بەدەستێناوە ئەم قۆناغە فێریانەکە بە ناچاری ڕوبەڕووی ململانێ ببنەوە. بەگشتی ئەم وەرچەرخانە دراماتیکیە و لەلایەن دژبەرەوە ڕێگەخرێت لەلایەن دژە پاڵەوانەوە ڕێخرێت. ئەو هەستە بە پاڵەوان و خوێنەرەدا بەڕاستی خراپەکار زۆر بەهێز چونکە ئەگەرێمە خراپەکاری بەهێزمان نەبێ چیرۆکی بەهێزمان نابێت ئەو کاتە پاڵەوانەکەمان بەهێز نابێت پاڵەوانەکەمان لە گەشتێکی سەختا نابێت بۆی پاڵەوانەکەمان لە گەشتێکی سەختا بێ بۆ نموناگە تۆ بتێ بکوژی سەردەر عوسمان نازام کاوە گەرمیانیم ئەو دۆزیتەوە ئەزانی لە چ دۆخێکە ئاسان نییە بە واقعی بچیتە ناوی. یەکێک لە تاکتیکە باوەکان لەم حاڵەتەیە یعنی لە فیلمە هەیە ڕێنیشاندەر ڕاهێنەر پشتیوانی کە لێرەیە کوژێت ئەو تقریبا حاڵەتێکی باوە یان هەر شتێک کە هەڵێبژێری بیکە بە بابەتی سەرەکی باتەوەری ناوەندی و منملانەی چیرۆکەکە و بەهێز بکە. هەروەها زۆر گەرم لەو ڕاستەیە ئەم خاڵە بە کۆتایی بەشی چوونە ناو ئەژمارەکەی ئەوتر چونتە ناو منملانی قورسەکە واتە ڕێک کۆتایی ئەکتی یەکەم و سەرەتای بەشی دووەم و لێرەوە درێژەی چیرۆک و منملانەی قورس دەست پێەکە. ئێستا هیچ بژاردەیەک نییە جگە لە چوە نێو دۆزەخ و چیرۆکێکی نادیار ئەوەی پێ بۆی کە پێوتێت جیهانی نادیار تا ئەم خاڵ و شوێنە پاڵەوان پێیەکی لە ناو دۆزەخ و پێیەکی لە ناو جیهانی ئاساییە بەم هەنگاوە ئیتر پێ خاتە نێو ئەو جیهانی پێوترێت جیهانی نادیار دنیا نادیارەکەی و هیچ بژاردەیەکی نییە بۆی بگەڕێتەوە بۆ پێشتر. کاردانەی پاڵەوان بەرامبەر بەم دۆخە نوێیە پێویستە گونجاو و پەسەندکراو بێت لەگەڵ ئەو زانیاریانەی خوێنەر لەبارەیەوە هەیەی و پێویستە کار بکەی بۆ گۆڕانکاری گەورە و بەدڵنیایی لەم بەشەیە ڕووە گۆڕانکاری گەورە بەدڵنیایی لەم بەشەیە ڕووە. تقریبا ئێستا لە سا 25 چیرۆکەکەین ئانی دەتوانین بڵێن لە نیو سەعاتی یەکەمی فیلمەکەین ئەگەر فیلمێکی 2 ساعتی بینە بەرچاو. شەشەم تاقیکردنەوە هاوپەیمانان و نەیاران ئەم بەشە دەستپێکی ئەکتی دووەمە بە بنیادنانی هەموو ئەو شتانەی پێشتر ڕوویاوە لە چیرۆکەکەمانە پێویستە پاڵەوان بخرێتە بەردەم منملانەی قورس و تاقیکردنەوە. هەروەها بە پێی زانیارە نوێیەکان ئەوە ڕوون بێت پاڵەوان بۆ چارەسەرکردنی منملانەی سەرەکی چیرۆکەکە هێشتا پێویستی بە هاوکاری و یارمەتی تر هەیە. لێرەوە هاوپەیمانان دێنە نێو گۆڕەپانەکەەوە
بە یەکگرتن لەگەڵ هاوپەیمانان و پشتیوانەکان پاڵەوانە بێت بەردەوام بێت لە گەشت و ململانێ بە جۆرێک لە یاریکردن لە نێوان ئەم کارکتەرەکانی دی کارکتەرەکانی تر و کارکردن بۆ زاڵبوون بەسەر تاقیکردنەوەکە یان پاشەکشەکردن لە جیهانی تایبەتیتر مەجای پاشەکشەکردن نیە بۆی ئەمان یارمەتیەن کە بەردەوام دوژمنان نەیاران ئەوان هەن کە تاقیکردنەوە و هەوڵەکانە جێڕنەوە خاڵی سەرەتایی یان تێکێ یاخود هەوڵی تێکشکانی هەنگاوەکانی ئەمانێ لێرە گرنگە خوێنەر فێر ببێ یا بینەر فێر ببێ گرنگی بە هاوپەیمانان بێت ئەمەش بەواتای ئەوەی بیان کاتە کارکتەری هەمە چەشن و فرە ڕەهەن یەکێک لە فیشەک تەقانە شارەزای یەکێک لە زانیارە یەکێک لە بیرۆکە یەکێک توانێت کلیلی دەرگا بکاتەوە یەکێک سایقێکی چاکە ئیتر ئەن کاتە کارکتەری هەمە چەشن و فرەڕان یەکێک حیلەبازە کچێکە نازانم پیاوێکە زۆرزانە یەکێک پارەی پێ بیان کەیتە یارەکان بکەیتە کارکتەری فرە ڕەهەن لەو بەریشەوە نەیارە هەیە ئەوە گەشتی دژە پاڵەوان ئەوە بابەتێکی ترەوە بۆ کاتیشتر تا ئەو کاتەی ئەم بەشە کۆتاییە هاوپەیمانان ناتوان بگەنەیە ڕەنگە هەندێک جار خیانەتکار ببێتە هاوپەیمان و بە پێچەوانەشەوە دروستە لە چیرۆکانشتی ئاوا ڕوە لە کاتێکە ڕەنگە هاوپەیمانان هەر ئەوەیان بوێ کە پاڵەوانش هەیەوێ بەڵام بۆ چوونی ناکۆچیان هەیە لەسەر چۆنێتی بەدەستێنانی ئەو شتێکیانێت لێرە پێویستە گومان بخرێتە سەر تواناکانی چێ بێ گومان بخرێت سەر تواناکانی پاڵەوان چ لەلایەن خودی پاڵەوان خۆیەوە ئەوەی ململانی کۆنفلکتی دەرونی چ لەلایەن خەڵکەوە جا خوێنەرە یان بینەرە هەمووان هاوڕان ئەگەر وانەکەی ئیتر ئەزانین کە چیرۆکێکی بێزارکەرە جێڕیتەوە ئەگەر وانەکە حوتەم نزیک بوونەوە لە تاریکایی و ناومێدی ناوەوە ئەشکەوتی ناوەوە ناومێدی گەورە ناو قورجی ناو سکینە هەم نزیک بوونەوە لە بەشی ناوە یاخود ئەشکەوتێکی تاریک و ناومێدی دەرفەتێکە بۆی کارکتەر و خوێنەر کە بیر لە ململانەی کێشەکانی بەشی پێشوو بکەنەوە لێرە بیرە بێت کە ململانەی و گرژەکان پێویستە لە هەڵچوون و داچوون بەرزونزمی بەردەوامە بۆیە بۆ بەشی پێشوو قورسترین ملانی تیا بووە پێشی باسمان پاڵەوان و هاوپەیمانان ئەبێ بریندار ببن یعنی ئەبوو برێندار ببوونە یاخو کەسێکیان لێ بمردە هاوپەیمانان لیان ئەدرێ ئەکوترێن بەڵام پاڵەوان پێویستە بە زیندوی لێرە بمێنێت گەشتەکە بۆی گەشتەکە بەردەوام بێت لەگەڵەوەی کات و ڕووداوەکان ترسناکەن بەڵام گروپەکە لە ئامانجیان نزیک بوونەتەوە ئێستا سەرگەرمی پلانن بۆ ڕێگای گونجاوتر و کۆکردنەوەی ژیری بۆ ڕوبەڕوونەوەی نەیار یاخود بەشێک لە هێزە ترسناکەکانی دوژمن ئەمە قۆناغێکی باشە بۆ پلانی دۆستان بۆ هێرشی پێچەوان لەم دۆخەیە پاڵەوان هەوڵەکانی دوو هێندە چڕ کردوێتەوە پێی وایە ئامادەی بۆ ڕوبەڕوونەوەی ئەو سەرکێشێت سەر ڕای پاشەکشەکانی هەوڵی گەڕانەوە بۆ جیهانی ئاسایی گەیشتووە بە بنبەست و ئیتر مەحاڵ ئیتر ئێستا زۆر ڕوونە و زۆر درەنگە و مەحاڵە بتوانێت بگەڕێتەوە لەبەرەوە چۆتە سەر ڕێچکە و لە ناو شەڕی گەرمە هەشت زەحمەت کێشان خەبات کردن سەکۆی هەشتم ئەم گرفتە ئازار بەخشە گەورەترین تاقیکردنەوە بوو کە ئێستا تووشی پاڵەوان هاتووە و ناچاری کە بەردەوام بێت لە ململانەی گەشتەکەی و کاریگەری گەورەی هەبوو لە چۆنێتی پێشکەوتنی پاڵەوان لە گەشتەکەی ئەم ڕوبەڕوونێت تا ئێستا گەورەترین سەرکێشی بوو لە هەمان کاتە بەشێکە لە ململانی سەرەکی و ئەیبات بەرەو تونێلێکی نادیار لە ئەنجامدا جۆرێک لە گۆڕان لێرەش یان بینەر نازانێت چی بێت خوێنەر نازانێت چی بەسەری لە ئەنجامدا جۆرێک لە گۆڕانکاری دروست دەبێت کە ناچارن بڕۆن بەرەو دیوەکەی تر کامبڵ جۆزیف کامبڵ لێرە باسی نەکات لە میتافۆری خوددا باز لەو تاقیکردنەوە ئازار بەخشا کە لە ڕێگای مردن و سەر لە نوێ لە دایک بوونەوە پاڵەوانەکە کە هەڵی مرد هەڵەسێتەوە مۆسیقا بووە پاڵەوان هەموو ئەو شتانە بەکاردێنێت کە ئێستا فێری بووە بۆ ئەوەی بڕوات بەرەو شوێنێک کە ڕزگاری بێ لە دۆخە لەم بەشەیە زۆربەی کات هاوڕێ و پشتیوانی نزیکی پاڵەوان ئەکوژێت خاڵی ئازار بەخش
جا چ ڕاهێنەرەکە بێ حەکیمەکە یاخۆ لەو کەسەی بۆ بە دەستە ڕاست پشتیوان یاخود کەسێکی ئازیزی هەروەها ڕەنگە ڕوبەڕۆبنەوە ترسێکی گەورە بێ وەستانەوە بەرامبەر بە دوژمنێکی گەورە بەهێز یاشکانی هەندێک بربەستی گەورەی دەرونی و بەڕواڵەت وا دەرەکەێت سەرکەوتوو نەبوو بێ لێرە تاقیکردنەوە لە هەر فۆرمێکا بێ پاڵەوان ئەشکێت و بەهێزتر لە پێشتر لە دیوەکەی ترەوە دێتەوە ناو پرۆسەکە ئەوەی کە پێڵن لە دایک بوون لە دیوێکی ترەوە ئەوەی کە کامل باسیەکە لە فۆرمی خوددا لە دایک بوونەوە ئەم بەشە درێژە و نزیک بە یەک لەسەر 5 چیرۆکەکە لە خۆیەگرێت پێویستە دراماتیک و ناچارکەر بێ ئەنی هەموو شتێ کار و کاردانەوە هۆکاری هەبێ ڕاستەخۆ گفتوگۆ بکات ڕاستەخۆ بماندوێن لە نێو دڵی هەردوو دیوی ململانێکە ململانەی دەرەکی ململانەی ناوەچی ناوخۆی پاڵە لێرە کریستۆفەر ڤۆگلەر ئەڵێ مەترسە لەم بەشای کاتێک شتەکان لەسەر کارکتەرەکە قورسەکەی چونکە خوێنەر یان بینەر تێگەیشتووە پاڵەوانە بە کۆمەڵە شتا هاتووە بە کۆمەڵە قۆناغ هاتووە توانێت خۆی دەرباسکە لەبەرەوە مەترسە کە شتەکانی لەسەر قورسەکەی لێرە ئابێ بینەر بە سەر سوڕمانە بڵێ چۆن دەربازی بوو چۆن پاڵەوان ئەم شوێنە ڕێک پێوترێ ئەزمموی تاڵ و ئازاربەخش دۆزەخ لەسەر زەوی کەواتە پێوترێت تەنگانەی گەورە کە ڕێک ناوەڕاستی چیرۆکەکە ئێرە ڕێک ناوەڕاستی چیرۆکە ناوەڕاستی قەیرانی گەورەیە نۆیەم پاداشت پێش شەوترێ دەست بەسەراگرتن و بەدەستێنانی شمشێر چەک ئەو شتێک کە پێویستە ئەمە و بەشەی پاڵەوان هەر شتێکی وستۆ بەدەستێنێ لە کاتێکا چیرۆکە لە کاتی چیرۆکە بە دوای ئاگەڕا ئەتوانێت ئۆبژەیەک بێ ڕووناکیەک بێ چەکێک بێ بەڵگەیەک بێ زانیاریەک بێ کارامەیە یا توانایەکی نوێ بێ پێشمەرگە بوون چەند ساڵ خەباتیان کلۆ ڕاپەڕین دروست بووە هاتوون بە مژدەیەکەوە بۆ خەڵکێکەڕێنەوە شتێک ئەبەخشە ومێدێ ئەوان توانیوانە بە تاقیکردنەوە کات تێپەڕن وان بەدەستێنانەش پاداشتەکەی ئەمە پاداشتەکە هەرچیەک بێ پێویستە گرنگ بێ بۆ شکست پێێنانی دژبەر لە لووتکەی داهاتووە مە نەگەشتنەتە لووتکە ئەم بەشە دوای کردار و هەستی تاقیکردنەوەکە شوێنێکە بۆ خوێنەر و کارکتەرەکە شوێنی نەفەسێکە تا هەناسەی وەربگرن جارێکتر کۆ ببنەوە لە دەوری یەکتر پاڵەوان و گروپەکەی و خەڵک و بیرکردنەوەی دەرون ئەتانەوێ ینی ڕەنگە توانی وەکو شوێنێ وەکو ئاهەنگێکی بچکۆ لەژە گێڕن یا خوشادێکی کاتیە شتێک بۆ نیشاندانی شتێکە خۆنەوە شتێکی لەو جۆرە ئەوە یادێک بۆ قوربانیانەی کە لە دەستیاناوە تا ئێستا تەنها ڕەنگە پاڵەوان بیر لە هەموو ئەو شتانە بکاتەوە کە پێویست بوو بۆ ئەوەی بگاتە ئێرە پێویستە بۆ بینە ڕوون بێ پاداش ئەم بەدەستێنانە چۆن یارمەتی پاڵەوانەیەات بۆ تەواوکردنی گەشتەکە و بەردەوام ئەمەش ڕگەیەکی سەرەکیە لە گەشتەکەیە و پێویستە بە شێوەیەک مامەڵی لەگەڵ بکرێت و هەروەها کۆتاییان لە نزیکی کۆتایی ئەکتی دووەیە دەیەم ڕێگای گەڕانە ئەمە بەشی سێمە گەڕانەوە لە سەکۆی دەیەمەوە دەست پێەکە دا 11 سێ سەکۆیە ڕێگای گەڕانەوە پاڵەوان بەتومی دەستی بە پاداشتەکەەوە گرتووە هەروەها هەوڵەدا دەست بە گەڕانەوە کا بۆ جیهانی ئاسایی بەڵام ڕوونە هەموو کارێک کاردانەوەی هەیە و ئەوی دیعانی کە باز لە بەدەستێنانی پاداش دەکەن بۆ ڕێگای گەڕانەوە لە پاڵەوانەکرێت هەروە ئاسان نییە تۆ دژە پاڵەوانێک بێ ئەتۆ بەدەستێناوە لێو خۆش ببێ لێرەوە ڕوونە بێت شتەکان هەروە سادە و ئاسان نین هێشتا تەنگانە و ڕێگری پاڵەوان کۆتایی ناتوە دەرەنجامە پێشبینی کراوەکانی ڕاگەیاندنی پاداشت وا لە پاڵەوانەکات هەست بکەن لە جاران زیاتر لە ژێر هەڕەشە و مەترسیان وەگەوەی کە لە ڕاپەڕین ئاڤیریمان وەگەوەی کە تۆ تۆڵە بکەیتەوە وەگەوەی وەک زۆشتی تر کە ئێستا کاتی نمونی تاقمان زۆر تێپەڕان نەوڵێم خێرابەوە ئەبێت پێشەوەی بگەڕێنەوە بۆ جیهانی ئاسایی ڕوبەڕووی دژبەرەکەی ببێتەوە
پێستا لەژێر هەڕەشە و مەترسی گەورە لێرەیە پاڵەوان خۆی بۆ شەڕی یەکلایی کەرەوە بۆ شەڕی کۆتایی بۆ لووتکە ئامادەکە لێرە وتمان PP2 پلات پۆینتی دووەم واتە ئەو خاڵەی کە پێڵەن لۆز پۆینت خاڵی لاوازی واتە ئەگەر لێرەیە دژبەرەکە سەرکەوتوو بوو چی ڕۆیان هەموو شتەکەمان بەتاڵ بوو واتە ژیان نابووتە بێ زۆر گرنگ و پێویستە بۆ خوێنەر بۆ بینە ڕوون بێ بۆچی پاڵەوان ئەبێ بە یەکجاری و بۆ هەمیشە ڕوبەڕووی پاڵەوان بێتەوە ئەبێ بە یەکجاری ڕوبەڕووی بێت نابێت هیچ بژاردەیەکی هەبێت بە لە بەرچاوگرنی ئەوەی پاڵەوان ئێستا بووەتە کێو ئەو گرێومەلملانیان ئێستا ڕوبەڕوویانە بێتەوە ئێرە و ئەمە شوێنێکە شوێنێکی باشە بۆ ئەوەی دووبارە دامەزرانەوەی ململانی ناوەندی چیرۆکە بکەیت ململانیای دامەزرانی ململانی ناوەندی لە چیرۆکە سێ ڕێگایە سەرتا ناوەند کۆتایی ئەتوانین ئەو ململانەی بخەیتە ناوەڕە ئەتوانین بخەیتەوە سەرەتاوە بۆ نمونە دەستێک لە سەرەتای فیلمەکە کەسێکە کوشت کەسێکە کوژێت نازانین ئەمە بە سوفا بووە بانقەز بووتر ئەو دامەزرانی ململانی وتمان ئێرە ئەمە شوێنێکی باشە بۆ دووبارە دامەزرانەوەی ململانەی ناوەندی چیرۆکەکانی ڕەنگە لێرا کەسێکی تر کوژێ ڕووداوەکە خەریکە قەڵپە بێتەوە بەسەر پاڵەوانەکە و ڕوونیەکەینەوە ئەگەر شکست ڕووبا چییە بێت دەرەنجامەکەی چیە بێت ئەوە ڕوونەکەینەوە لێت 11 زیندوو بوونەوە ئەمە لوتکەی چیرۆکەیە کۆتایی ڕوبەڕوونەی نێوان پاڵەوان و خراپەکارە پرۆتاگۆنیست و ئەنتاگۆنیست گرژی و ململانەکان لێرە توندتر و خێراترن لەوەی بە درێژایی چیرۆکە ڕویانەیە ئەگەر پاڵەوان شکستێنە ئەوە وەکو خوێنەر بینەر خۆی زانێت گیان بۆ هەمیشە چێ بێ نابووتە بێ گۆڕێ بەرەو خراپی لێرە پاڵەوان بۆ شکست پێنانی ژەکەی هەموو ئەو شتانە بەکاردێنێت کە بە درێژایی گەشتەکە فێری بوو پاڵەوان لە ڕوبەڕووبوونەوەکان گۆڕانکاری ڕیشەیی بەسەر هاتوو ئیترە و کەسەی پێشتر نییە لێرە ئیتر دیارە پاڵەوانێکی ڕاستەقی نەمانەیە بە متمانەوە و باوەڕی بەخۆی ڕوبەڕووش هەموو شتێکە بێتەوە ئەمە دەبێتە خاڵی گرنگ و دیاری گۆڕانکاری دراماتیکی تەواوکردنی قۆناغی زیندوو بوونەوە کە زووتر لە چیرۆکەکە وتمان لە قۆناغی پێشتر دەستی پێ وەک هەر چالنجی کە پاڵەوان پێویستی بە بەدەستێنانی ئەم سەرکەوتنە هەیە ئەمەش بە قوربانیدانی شتێکە بوو ئەگەر فیلمی شوعلەتان بیر بێ بە قوربانیدانی ئەمیتابەجان لە هەندێک چیرۆکدا ڕەنگە پاڵەوان خۆی بکاتە قوربانی بوو پێویستە پاڵەوان هێز بدۆزێتەوە بۆ دژایەتی وەکەوەی کە لە تایتانیکە کوڕەکە بێتە قوربانی ڕەنگە پاڵەوان هێز بدۆزێتەوە بۆ دژایەتی بردنەوەکانی لە دژبەر و زانیاری بەدەست بێنە بە شێوەیەک جێگای ڕەزامەندی و پەسەندی چارەسەرکردنی هین بێت ینی ململانی ناوخۆیەکان و ئەوەی کە زۆر گرنگە کە لۆجیک و جێباوەڕ ئێستا باوگەڕێ بچینە سەر خاڵی کۆتایی گەشتەکە گەڕانەوە لەگەڵ ئەلێکزایر ئەکسیر نەمری ئەکسیرە و هینەیە و دەرمانێکە عەرەب داهێناوە کە گوایە نەمریە ئەوەش بابەتێکی ئەفسانەیی گرنگ بەڵام لە ئەسڵا عەرەبیەوە لە هۆلیوود شالاریان دێنێ لە کتێبەکەش ئاماژەی پێدرا ئێرە دوابەشی چیرۆکەکە و وردەکاری گەڕانەوەی پاڵەوانە لە جیهانی تایبەتیەوە بۆ جیهانی ئاسایی و پێشیەوترێت فڕینی جادووی بەڵام نیشانی بە پاڵەوان گۆڕاوە بۆ کەسایەتێکی باشتر کارامەیی زیاتر بابەتی بوونەکەی زانیاری یان تێگەشتنی نوێی بەدەستێناوە و ئەو دەرمانی ئەگزیری لەگەڵ خۆینەوە دەرمانی لەگەڵ خۆینەوە زۆربەی کار ئەتوانرێ ئەمە لەگزیرە بەکاربێنێ بۆ یارمەتیدانی ئەو کەسانەی پاڵەوانە جیهانی ئاسایی خۆیان بەجێهێشت بۆ نمونە کە ڕاپەڕی نەبێ ئەوانەی کە پێشتر تەعادایان لێکرا لەسەر دەمی حکومەتا شەید بوون شەیداترە ڕێزی شەیدانەکەیانە گیرێ نازانم چی شتی لەو بابەت لە زۆربەی چیرۆکانە پاڵەوان ئەگەڕێتەوە بۆ ئاهەنگ جێڕان لێرە جێهێنانی ئەو شتە نەریتێکە ئەتوانین
وانایی بین و ئاهەنگ جێڕان خەڵکی ئاسایی ینی پێشتر خەڵکی ئاسایان خستبە ناو ڕیسکەوە خەڵکیان خستبە ناو سەرکێشیەوە ئێستا ژیانیان ڕزگار کردو بە شێوەیەک لە شەوەکە ئەو گۆڕاون وانەی نوێ فێر بوو ترەمە هاپی ئێندا و ستایڵی خۆی مرۆڤەکانی جیهانی ئاسایی خۆشحاڵن بە گەڕانەوەی ئەمان بۆ ناویان و ئەو دەرمانەیان پێکە برینارەکان و ماندووەکان و قوربانیەکان ساڕێژەکە ڕەنگە پاڵەوان بڕیار با کە نیشتەجێ بێتەوە لە جیهانی ئاسایی بۆ ئەوەی شتە تازە دۆزراوەکانیان بەکاربێن یا ڕەنگە تام و چێر لە سەرگەرمی و ئەو گەورەبوونە مانایەکی نوێ بۆ ژیان ڕەنگەمە مانایەکی نوێ بۆ ژیانم سەرکەوت ئەوە بە کورتی سێ قۆناغی گەشتی پاڵەوانە و دوو جیهانەکەیەتی و 12 سەکۆکەیەتی دواتر ئەگەر پێویست بۆ توانین بچینە ناوەوەی ئەگەر پێویست بچینە ناو دۆ هەنگاو بۆ دروستکردنی پاڵەوانی لەبیر نەکراوە چۆن پاڵەوانێک دروستای کە لەبیر نەکرێت کەواتە ئەمە ئەم پاشەچیە بڵم کەوتمان پێشەچی ئەسمە سەر پاشەچی کەوایە سینارست کێ ئەو کەسێک ئاگای لە مێژووە شارەزای ئەدەب و فکر و مێژووەکەیەتی شارەزای دەروون ناسی و کۆمەڵ ناسی لێرەوە ڕۆڵی چیە بینە ڕۆڵی دکتۆرێکی جێڕێت کە مەرهەمی زامەکانی پێ چارەسەری ئەو بۆشایەکە کە پێویستە هونەرمەند بە هونەرەکەی بیخۆتێت ڕۆڵی گۆڕانکارانە بجێڕە بە ئاراستەی وەڵامدانەوە بە دەرد و ئازارەکانی مرۆڤیان ئێمە ئەگەر ئەمە ڕاست بێ ینی مهندسێک نەخشەی بینا دروستەکە ئەوە سیناریۆ نەخشەی فیلم و درامای لەسەر بنیاتەندرێ باشە بینیمان بوومە لەرزە چی کرد لەو بینایانەی کە مهندسەکانیش مهندسیش بوو کەوایە من باوەڕم وایە کە بێ سینارستەکان بەلای کەمەوە شادیان هەبێ یا لە شوێنێک هینیان مۆڵەتیان پێ بدرێت نەک هەر کەس هەستێت و خۆی بنووسێت ینی ئەبێ وەکو هین بێ ینی وەکو ئەو شادی کە مهندسێک وەری ئەگرێ چکە ڕاست ئێماڵێن هینە بینایی دراما بینایی چیرۆک بینایی فیلم و سینەما لەسەر سیناریۆیە لەسەر چیرۆکە ئێ باشە تۆ بینایکی سەقەت و بەقاوە کاڵچەرەکەی بینیت ئەو درامانەی لەبەر کابرات هیچ یەک کارەکتەر ناناسێت یەک ئارکەتایب ناناسێت دوێت درامایکی 30 حەڵقەی بۆ خەڵکی من ناسیوە ینی کورتە فیلمێکی نەنووسیوە لە ژیان چۆن 30 حەڵقانتی لە کاتێکە لە هۆلیوود پێ دەڵێن حەڵقان نووسی سیرس دەنووسی کەواتە تۆ سێ فیلمی سینەمایی و دروست کردووە ئێستا ئامادەی بۆ ئەبێت تۆ سێ فیلمی سینەمایی دروست کرێت سێ فیلمی سینەمایی چۆن دروستەکەی تۆ بە یانی دەرێنەری سێمە دووەمە یەکەمە بەرنامە ڕێژیە ڕۆژتووی پێشتر کورتە فیلمە دروست کردو فیلمی 1 دقەی 3 دقەی 5 دقەی 10 دقەی 20 دقەی دروست کرد ئەزێ گەشتی بابەتی تر گرنگ بەمە ینی تایبەت بەمە مەسەلەی ئەنتیگۆنیستە کارکتەرە چۆن ملبانەکانی کارکتەرە ئەوەی کە زۆر گرنگە سابتێکستە سابتێکس زۆر گرنگە جۆرەکانی دیالۆگ جۆرەکانی ململانی یەکشتی کورتی تر بڵێم کە لە بیرم نەچێ ڕووداوی هاندەر چیە ڕووداوی هاندەر وەکو تۆپێکی ئاژا جێڕیا خولێتەوە زرمە یا بە شوێنێکە کارەکتەری سەری چیمان کە پاڵەوانەکە لە هاوسەنگی دەرەهێن ژیانی بابرە و ململان زۆر سپاس بۆ گوێگرتنتان زۆر سپاس بۆ مانەوەتان سەعاتێک و چل من لێرە بێدەنگە بم ئەچینە ناو ئەگەر پێویست دەنگیش تەواو نەبوو کا خالیجان دەسە خۆش بێەوە من دەنگی خۆمم گرتو بوو خۆم لادا بوو بۆی بەس خۆت و ئەو لاپەڕەیە دەرکەون بۆی بە جوانی ڕوون بێتەوە زۆر لە نووسینەکانشم لا بەر نەمەویست ئەوانە بچنە سەر لاپەڕەکە و لە بەرچاوی بینەر ڕوونکردنەوەکانت ونکە کا خالیجان هەنێ برادران سەرنج و بۆ چوونیانێ ئەوانە بخوێنینەوە من لە خزمەتانە فەرموو بابزانم بگەڕێمە سەرەوە
ئەوەی تابان یاسین ئەڵێ بەڕاستی لە 12 بورجەکە نزیکە، پێرسۆنا زۆر نزیکە لە تاڵعی بورجەکە، واتە سەعاتی لەدایکبوون بە پێی ئەسترۆلۆژی ڕووکەشی دەرەوەی کەسێتی دیاری ئەکات، واتە لە ناو خەڵکە چۆن دەرەکەوێت. پاشان 4 ئلمنت هەیە وەکو ئاگری و هەوایی و خاکی و ئاوی کە ئەمانە هەمووی دەتوانێت سیفەتی جیاواز تەنانەت ڕەگەزی مینە و نێرینەشی تایە وەکو ئەنیما و ئەنیمۆز. بە هەر حاڵ دەکرێت لە نووسنی سیناریۆدا لە دروستکردنی کارکتەر و پاڵەوان سوودێکی زۆر لەم بورجانە وەرگیرێت. بەڵێ دەست خۆش بۆ تابان خان. تابان بورە؟ بەڵێ تابان یاسین. من ناو نابینم، هیچ نابینم. زۆر سپاس بۆ بەشداریەکە و سپاس بۆ تێبینیەکە، بەڵام ئەبێ زۆر وریابینەوەی کە بورجەکان ڕاستە بابەتی ئەفسانەی گرنگەوە تایبەتە بە هەندێک نەتەوە، بەڵام ئەمە بابەتی زانستیە، ئەمە بیردۆزە. ئەوە یەکێک لە سەرچاوەکانە کرێ سوودی دێوەربگیرێ بۆ ئەفسانە ناسی، بەڵام ئەو ئەفسانەی ئێمە نییە، ئەبێ ئاگاداریەوە بین. ئەفسانەی ئێمە شتێکی ترە کە تێک شکێنراوە، ئەبێ کاوە یاسنگەر بناسین، ئەبێ شاماران بناسین، ئەبێ بچین ناو بەیتەکانمان. من بۆ چونم پێچەوانەیە و خاتونێ، بەڵام ئەکرێ وەکو سەرچاوەیەک بۆ خۆت، بۆ زانیاری خۆت سوود دێوەربگری، بەڵام بورجەکانەوە. بەڵێ کاکەمیر هەن لە هەنێ جێ هەنێ بۆچوونی نووسیوە. کاکەمیر لەبەرەوەی بە ئەنگلیزی بە پیتی ئینگلیزی بە کوردیە نووسیت، ماناکان جوان نایە. تۆ لە جیاتی بڵێ لا نووسیتە لا، نازانم لایە یا لەیە. ئەگەر بە کوردی لاتینی یان بە هینی حرفی ئارامی عەرەبی بنووسیت بەسەر چاو من نەتوانم بیخوێنمەوە، بەڵام بۆچوونەکانیشت لەوەیە جوان بن، بەڵام لێرە بەم سەرپێیە ناخوێنرێتەوە. داوای لێبوردنت لێکەم. با بزانین کاک هاوڕێ مستەفاڵێ پاڵەوان لە چی کاستەوەی لە چی ئەرکتەبێتە ئەبینیەوە لە فیلمی کاستەوەی بزانم لێرە بە کوردینەکەی لە ئینەکەم جوعا ئەڵێ لە فیلمی کاستەوەی پاڵەوان لە چی کتێبتێکە ئەبینیەوە. پاڵەوان کارکتەری سەرەکیە، من کاستەوەیم نەبینیەوە بەڕاستی، یان یا بیرم نییە. پاڵەوان کارکتەری سەرەکیە، ئەیتر ئارکەتایپی پاڵەوان. بەڵێ لینا خان لینا سیروان ئەڵێ زۆرینەمان ئەڤاتار و تایتانیکمان بینیوە، ئەتوانی باسی پاڵەوانەکانیان بکات بە پێی ئەو 12 خاڵە. مەبەستی لەو کاتەیە ئەگەر دام بنایە بۆتم بوتایە لەوەیە بۆت ڕوونتر بواە، بەس نەمەویست لە بابەتەکە داد بڕۆم. کاک خالی ئەزای من ئەو بابەتە بڵاو کردەوە، نامیلکەیە بۆ بە نمونەی فیلمەوە بڵاو کرێت، سەرەبەر کاتەکە ئەو شتانە باز نەکرد، زۆر شتم تێپەڕا. ینی ئێستامەی کە لەبەردەستما بۆ 7 لاپەڕە بوو، کورتم کردەوە بۆ 20 شتێک لاپەڕ کورتم کردەوە. ئەوە بە نامیلکە بڵاو کراوەوە، بڕاستەکە و خاتونە. ئەوە هەر فیلمێک کە تۆتەوێت ئێستاەوەی کاک هاوڕێ باسی کرد کاستەوەی بچۆرە سەر گوگڵ بنووسە The Hero's Journey، گەشتی پاڵەوان لە فیلمی ئەوە ڕێک بۆ دەرێنێ. بەڵێ هەمووی هەیە، ینی ئەمە لە هەموو فیلمەکە زۆر باسایە توانی دەری بێت. بەڵێ بەڵام من کاک خالید هەر لەگەڵ ئەوەیە بتوانیت، من حەزەکەم پێم باشە بە چەندوانەیەک ئاوها سەعات و نیوی 2 سەعاتی بێڵێتەوەی مە فیلم سازان لە خزمەتین، و من ئەوەی کە ئاگام لێبوو لە من تقریبا لە نزیکەی 30 گروپا شێرم کردووە کە سیرمە کرد لەم نزیکەی ئەم 30 گروپەیە نزیکەی 200 کەس مەبینی 300 کەس مەبینی هاتوون وا جۆ ئەگرن. ئەمە اشتیاقە. ئەمە گەر برادرانمان لە کوردستان کە کۆڕێکیانە کرد چەند کەس ئامادا بوو لە کۆڕەکار 50-60 کەس 40 کەس یان 70 کەسێ، تۆ لێرە 200-300 کەس ئامادە بوو بێت. ئەمە تامەزرۆن بووی.
ڕاستە من خۆشحاڵم و هیوادارم بابەتەکە بە سوود بوو بێەوە بۆ بابەتی داهاتوو ینی بۆ نمونەگە ئێستا من 4 مانگ کتێبە 4 مانگ خوێندومە لە هیرۆ جرنی گەشتی پاڵەوان ئێستا کاک سەلاحی جوان کاک سەلاحی حەسەن پاڵەوانی خزمی تۆ تەرجمەی کردووە ئێستا لە دەستگای سەردەمەوە دەرەچێت عزیزی کێشاوە ئەمەی تریان پاڵوانی هێزار کەمە بە یەکی لە گرنگترین کتێبەکانی سەدەی 20م داهاندرێت بە کوردی هەیە خەڵکی ئێمە نایناسێت من فیلمێکەیە کە فیلمێکەیە لە فەیسبووکی خۆم دامنەوە یەک کەس لایکی کردو کە لە هەموو زانکۆکانی ئەمریکا لە هۆلیوودا لە هەموو زانکۆکانی سینەما ئەو فیلمە خوێندرێت یعنی 4 سەعاتی بۆ دابی نەکرێت ئەو فیلمەکە بینی گفتوگۆ لە پێشا باسیێک فیلمەکە بینی گفتوگۆ سەرەکە دوای لە پڕ بە شێوەیەکی تر مامۆستا کۆمەڵەشتی ترێت با تۆ شوێنێکی تر ئەو چنی هێنیە کەشفەکان ئەم بینە چەند کەسێک کردو کتێبەت بەو فیلمە هەر هیچ نەبێت سابتایتڵی کوردی بۆ بکەن خۆتە زانین کە ژیان لێرە زۆر ناڕەحەتە ناتوانێت فرێوە مشتە ناکەیت ناوە من و تۆ خۆمان ناتوانین بەس کا خالید من مەبەستەکەم چییە گەل لە جاسێرەکەی کەسێک بابەتێکی لایڤێکی کردووە لە هینێکی خۆی یا نووسینێکدانێ لە پیجێکی خۆی لە فەیسبوک یا لە جێ خەڵکێکی کەمەی بینێ بەڵام ئێمە لێرە لە فیلمسازان ئەوەی کە منەکەم ئێستامە ئەمەی کە دا ئەبەزێ لە فەیسبوکەکەی بەس لە پیجەکەیە من لە تویترش دایەگرم لە یوتوبیش دایەگرم و بۆ 30 گروپیش لە ئەکاونتەکەی خۆشمان شێرم کردووە تۆش لەوەیە لە لای خۆتەوە شێرت کرده بێ تۆ وەرە 30 گروپ لەو 30 گروپە ئەگەر هەر یەکی دوسێ کەس بیبینێت ئێکاتە نزیکەی کاکە 90 کەسێ سوود بە 90 کەس بگەێنین زۆرە اینجا بۆیە من زوو پێمەوتی کا خالید لێی مەقرتێنە بەڵام بابیکەین بە چەند بەشێک چونکە خەڵکی هەیە خەڵک بە دیارەوە دانیشتووە تا مەزرۆیە بۆی دەست خۆش بێ پاس بۆ ئێوە بۆ ئەرکێشانتان بەڕاستی بابەتەکە هینە بابەتەکە قوڵە و بابەتەکە وردە من پێویستم بەوە هەبوو وەکو بە جەنابتەمەوە پێویستم بەوە هەبوو بە خێرایی ئەم هینەی ئەم تعریفە گشتی بکەم پێناسە گشتی کەم دواتر بۆ هەر بەشێکی ئەتوانین وردیکەینەوە دەست خۆش بێ بابزانین تابان خان چی هەیە جارێککەڵە پێتان وانە ئەم بەشەی پاداشت و حەقکردنەوە و گەڕانەوە لە ئاینەکانی ژابەکار هاتووە مرۆڤ پاڵەوانی چیرۆک و سێوەکە و لوسیڤەر شەیتان و پاداشتی کۆتایی بەهشت و حۆریەکان و ڕووباری هەنجین و سەیرە بەڵێ ئەوەی ئەوەی کە ڕێک ڕاستە ئەوەی خەونی گەورەوەی جۆزیف کامبڵ بەدەستێنانی خەون مرۆڤ بە دوای چیەوەیە بە دوای ئارامیەوە بە دوای نەمریەوە بە دوای پرسیارە گەورەکانەوە ڕێز و سڵاو کاک ماشەڵای عازیز کاک بیلال سەلام ئەڵێ کاک بیلال سەلام ئەڵێ ئەکرێت فیلمێک 3 بەش بێت و هەر بەشێک باسی یەک لە 3 قۆناغەکە بێت فیلمێک 3 بەش بێت و هەر بەشێک باسی یەک لە 3 قۆناغەکە بێت یا بکات مەبەستیەوەیە ئەبێ هەر فیلمێک کە سەرەتا و ناوەند و کۆتایە بێ و 3 قۆناغی تیاابێت بەڵام تۆ کرێت چیرۆکەکە دانەخی بڕۆی بۆ شوێنی چیتر ئەوەی ترۆک و زنجیری لێ وەکو ئەندیانە جۆنسی لێ بەڵێ کاک عوسمان شارباژێری ئەڵێ دەسوود چاوتان خۆش بێت بابەتەکە زۆر بەسوودە ئومێدم وایە لە داهاتووە ئەگەر بتوانن بە وردی یەک بە یەک لەسەری بدوێن ئەویش داوای بابەتی ترە لێەکە هیوادارم بتوانین کا خالیجان من نانێ پرسیارم هەبوو بەڵام حەزمە کرد لە کاتی ڕوونکردنەوە و شت بوو لە کاتی وانەکەی بیڵێن بەڵام سێرم کرد نەمیزداد بڕێنم بەڵام داواکاریم هەیە و وەکو برادرانی کەش داوایان کردووە چاوەڕێی وانەی داهاتووتین لە ئێستاوە ئیتر من و تۆ نزیکە بینەوە بە هیوایە بۆ بەردەوامی نزیک بینەوە لێرە لەم شارەیە یەک بەجێ نێڵین زیاتر ڕوود لێنەم و وانەی باشتر و وانەی داهاتوو بە پێستر
بگەێنی و خزمەتی بە پێزت هەموو هاوڕێیان و برادەران و فیلمسازان سوودی لێ ببینن. زۆر سپاس. من بەڕاستی ئامادەم بە پێتوانە و وێبسایتەشمان هەیە، ئەوەش لەوێ هەندێک زانیاری تایە ئەگەر پێتان خۆش بێ باسی بکەین. نەیار وێبسایتەکەمان ناوی نەیارە، www.nayar.info لەوێش کۆمەڵێک زانیاری هەیە و بەشێک لەم بابەتەش دەتوانین لەوێ دابنین. بۆ بابەتی تر بەڕاستی ئامادەم و بە پێیتوانە هەوڵێم و ئەکرێ شێوازێکی تریش بگرینە بەر کە خۆتە زانی ژیان ئاوهایە، ناتوانانی هەموو هەفتەیە دابنیشی، بەڵام ئەتوان مەخ شەوێک دابنیشم 3 بەش لە 3 سەعاتە تۆمار بکەم بیرم بە جەنابەت بەش دایبن. ئەوەش ڕێگایەکە بۆ دواتریش لایڤێکی بۆ بکەین بۆ هەر بابەت. بۆ نمونە مەسەلەی کارەکتەر، بنیاتی کارەکتەر، بنیادنانی کارەکتەر لە کورتە فیلمە، لە فیلمی درێژە، لە زنجیرێ. بەڵێ کا خالید لیناخانەڵێ یەک لایڤی تایبەتمان لەسەر دان هارمۆنەوێت، داواکاریان هەیە کاکە. زۆر سپاس. گەشتی دان هارمۆن گرنگە بەڕاستی، ئەوە ینی شتی تازەیە، لەو تازەتری شتی تازەتریش هەیە لەو. بەڵێ بەسەر چاوەگەر کاوڕێژ باسی فیلمی ئایریشمانەکە، دیارایی شەرێوێ ڕوونکردنەوە لەسەرەوە لایڤێک یا شیکاریەک لەسەر و بابەتەش هەبێ. خۆشحاڵە بم فرسەت هەبێ بەسەر چاو. کا خالید جان، من دەستخۆشی لە یەکەم جارێکیکە و بابەتێکی بەسوود بوو، چڕ و پڕ بوو. خۆشحاڵم لە جاری داهاتووشە وەکو برادران هەنێکیان باسی ئەویان کردووەڵێن لە کاتی وانەکەیە، لە کاتی چەمچێک کە باسەکەیت ئەگەر بە نمونە فیلمێک بێنیتەوە و بتوانین من لەگەڵتا فلایەرێک دروستەکەین لەو کاتانەیە لەسەر وێنە و سکرینشایتی شاتی چەمچێکی فیلمێک یا فرێمێکی فیلمێک ئەتوانین بۆ ڕوونکردنەوەکانت پارسەنگێنینەوە و تێر و تەسەلترە بێت، ئەتوانین ئەوانەش بکەین. من وتم بەنامیرکە بڵاو کراوەتەوە، نمونەی لەگەڵ باس کراوە، هەموو نمونەی لەگەڵ باس کراوە و بەسەر چاو بۆ کاتی تر چۆن پێویست بێ من لە خزمەت. خۆشحاڵ بووم، هیوادارم بێزار نەبوو بن، هیوادارم ئیزعاجم نەکرد بن ئەوە 2 ساعات کات و گرنگ بوو کە بتوانم ڕوونکردنەوە بم، بەڵام دوێنێ بە جەنابتم و لە ترسانی ئەوە هێنام کورتم کردەوە، گەنا ئەگەر بمویستە ڕوونکردنەوە بەم و نمونەیان لەسەر بێنم و ڕوونی بکەمەوە ویستی بە 3 بۆ 4 ساعتە بوو. ئیتر من داوای ئەوە لەکەم و برادرانش داوایان کردووە، زۆربیان لە کۆمنتەکانان نووسیویان ئاینەن شتیان وت ئەگەر وا بێت، چونکە ئەم پێگەیە کا خالید ئێمە سەرچاوە دروستەکەین. چۆن تۆ ئێساڵی نامیلکە کاک سەلاحی هاوڕێی دێرینە، هاوڕێی سەرەتایی تەمەنێک بە یەکەوە بووینە، وا کردوێتی بە کتێبەمانە هەموو سەرچاون، ئێرە شەبێ بە سەرچاوە. بۆیە داوای ئەو وردەکاری ڕوونکردنەوە بە سکرینشاتەوە بە هەموو شتەکانەوە بۆ ئەوەی بابەتەکەت بە جوانتر بگات پێمان خۆشە. خۆشحاڵە سپاس بۆ هەموو برادرانەی کۆمنتیان نووسیوە، من هیچ کۆمنتێکم نەبینەوە. سپاس بۆ وانەی سڵاوم بۆ گشت لایە، خۆشەویستیم بۆ هەموو لایەکەوە داوای لەبوردنەکەم هیچم نەبینی و من ینی سەرقاڵی بابەتەکە بووم، بەڵێزم بۆ هەموو لایەکەیەوە داوا لەبوردنەکەم لەکەم و کوڕی ببورن و لەبەر کەمی ینی من نەمێرە لەبەر ڕینەکە ئەگەر ناکرا بە 4 ساعت ڕوونکردنەوە و نمونە و شی بکەینەوە، شی وەرتر شی تاڵی بکەین. بەڵام ئەکرێ لە فزەی درەوە کاکسەکە و فەرمی ماڵیان ناوە بێ دەرگاتان کراوە ئەتوانین لە کاتی تر پێویست لە خزمەتان نابین، لە خزمەتان. وە کاک خالید جان بازارێ من جوابی کاک هاوڕێ بەمەوە سەلاحی حەسەن پاڵەوان ئەگەر ئاگاد لێبێ کاک هاوڕێ وەرجێڕێکی باشە لە زۆر لە بوارەکان، بواری فەلسەفە و بوارەکانی تر و تەنانەتەنێ شیکاری لە نووسەرە گەورەکانیش وەرگرتووە، وەری گێڕاوەتە سەر زمانی کوردی. بەڵێ کاک سەلاحی حەسەن پاڵەوان ئێستا کتێبە گرنگەکەی کتێبە دووەمە گرنگەکەی جۆزف کامبڵ کە لێرە بە دەرسە خوێنرێ، گەشتی پاڵەوان،
ئەمە پاڵەوانی هەزار ڕووە کە بە کتێبی گرنگی سەدەدانرێ بەیەکێ لە کتێبە گرنگەکان کتێبەکەی تری پاڵەوانی گەشتی پاڵەوان لە دەستگای سەردەما پێم وا بێ ڕەنگە لەم ڕۆژانێ بێ وەزەی کاکسا لێرە بووە کاکسا ئاگاداریش بوو من نەمزانین لە فەیسبووکە چۆن شێریکەم بۆم نەکرا ئەگەر ناهات ئەو کتێبەی کریستۆفەر ڤۆگلەرش خوێندوێتی و پێم وایە خاتە بەرنامە بەڵێ دەستی ئەویش خۆش و دەستی بە ڕێزیشتان خۆش و زۆر بۆ هیوایی بە هەمومانەوە بە ئەو هەموو کۆمنتە جوانەی برادەران و بەشداریان و دانیشتنیان بە دیار وانەکانەوە ئەوەی تر گەرم و گوڕی و هاندانێکی بە پێزە بۆ ئێمەش کە بتوانین بەردەوام بین. کا خالیجان دەستخۆشی لێکەم جارێکی کە و دەستخۆش بۆ هەموو ئەو ئازیزانە کە پشتیوانمان بوون بۆ گەیاندنی ئەم وانانە. ئازیزان زۆر زۆر سوپاس بۆ هەر هەمووتان و من ئەوە چەند جارێکی کە شەرداوام لە کا خالید